بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی. ناوی کتێب ئایا تیرۆر ماڵە بەسەر مسلمانان؟ نووسەر دکتۆر زاکیر نایک، وەرجێڕ گروپی زاکیر، نەخشەسازی بەرگ عوسمان محەممەد، ساڵی چاپ 2017. کۆی لاپەڕا 112 لاپەڕا. خوێندنەوەی ئاکار حوسێن. هەڵەبڕ ئارام یونس سدیق. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. پێشەچی لاپەڕا 3. سەرەتا بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، درود و ستایش بۆ سەرجانی محەممەدی پێشەوای ئیسلام صلی الله عليه وسلم. خوێنەری بەڕێز، مسلمانی خۆشەویست، کوردستانیانی عەزیز، لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی بەرامبەر گەیاندن و بەرەو پێشبردنی ئاینی پیرۆزی ئیسلام و هەستکردنمان بە بڵاوبوونەوە و تەشەنەکردنی عەلمانیەت و بێدینی لە جیهان بەگشتی و کوردستان بە تایبەتی، وەلاوازی و سیستی و هەستنەکردن بە بەرپرسیارەتی تاچی کوردی مسلمان بەرامبەر بەرنامەی پیرۆزی ئاینی ئیسلام و تەنەزولکردن لێی و نەشارەزایی جیلی نوێی تاچی کوردی لە بەرنامە و پرۆگرامی ئیسلام و کەوتنەداوی تۆڕی ژەهراوی و کوشندەی دژەدین و عەلمانیەکان، ئێمە وەک گروپی زاکیر بۆ لادان و ڕەوانەوەی گومانەکان بڕیارماندا هەستین بە وەرجێڕان و کردنە پەرتووچی تەواوی بەرهەم و کۆڕ و سیمینارەکانی کۆمپیوتەرەکەی ئیسلام دکتۆر زاکیر نایک، بۆ ئەوەی بتوانین خزمەتێک بە تاچی کوردی مسلمان بکەین و کتێبخانەی کوردیشی زیاتر پێدەوڵەمەند بکەین. خوێنەری بەڕێز، ئەم پەرتووکەی کە لە بەردەستایە یەکێکە لە بەرهەمی وەرجێڕاوی گروپەکەمان و بریتیە لە کۆڕێکی بەڕێز دکتۆر زاکیر نایک کە لە 11 نۆی 2006 لە شاری مۆمبای لە وڵاتی هیندستان پێشکەشی کرد لەژێر ناونیشانی ئایا تیرۆر ماڵە لەسەر مسلمانان ساز کرابوو. ئێمەش لە شێوەی پەرتووکێکدا ڕێکمان خستووە. لەم پەرتووکەدا ئاشنا دەبیت بەڕاستی و بنچینەی تیرۆر و وەڵامی سەرجەم ئەو پرسیارانە وەردەگریت کە لە مێشکدا گەڵاڵە بووە لەسەر ئەم بابەتە و وەڵامی تەواوی ئەو تۆمەت و گومان و چەوەشەکاریانە دەبینیتەوە کە دوژمنانی ئیسلام و بێدینان ئاراستەی ئیسلام و مسلمانانی دەکەن. لە کۆتاییدا لە پەروەرێن داواکارین پاڵپشت و پشتیوانمان بێت و توانی بێتمان خزمەتێکمان بە ئاینەکەی کردبێت و لە پێناوی ئەویشدا بوو بێت و داوای لێبوردن لە خوێنەری کوردیش دەکەی لە هەمبەر بوونی هەر هەڵە و کەم و کورتیەک لەم پەرتووکەدا. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. دکتۆر زاکیر نایک چێیە؟ لاپەڕا 6. دکتۆر زاکیر نایک بانگخوازێکی ئیسلامی شارەزا و چالاکی جیهانیە و خەڵکی هیندستانە، خاوەنی بڕوانامەی بەکالیۆرۆسە لە پزیشکی گشتیدا، بە شارەزاییەکی بێوێنە لە ئیسلام و بەراوردکارێکی بە توانای ئاینەکان ناسراوە. سەرۆکی ڕێکخراوی لێکۆڵینەوەی ئیسلامیە لە مۆمبای و قوتابی شێخ ئەحمەد دیدات بووە ڕەحیمەه الله. دکتۆر زاکیر نایک تێڕوانینەکانی ئیسلامشی دەکاتەوە و گومانەکانی سەر ئیسلام دەڕەوێنێتەوە و خراپ تێگەیشتنەکان لەسەر ئیسلام ڕاست دەکاتەوە لە ڕێی قورئان و فەرموودەی ڕاست و دەقە پیرۆزەکانی تر و دەشیان بەستێتەوە بە لۆجیک و بیر و ڕاستیە زانستیەکان. لەدایکبووی پاییزی 1965 و بەناوبانگە بە لێکدانەوە و ڕەخنەگریەکان و وەڵامە باوەڕپێهێنەرەکان لەسەر ئەو پرسیارانەی کە لێی دەکرێت لە ماوەی 12 ساڵی ڕابردوو تا هاتنی ساڵی 2008 دکتۆر زاکیر نایک زیاتر لە 1200 وتاری گشتی پێشکەش کردووە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کەنەدا و وڵاتە یەکگرتووەکان و ئیتالیا و سعودیا و ئیماراتی عەرەبی یەکگرتوو و کوێت و قەتەڕ و بەحرێن و عەمان و ئوسترالیا و نیوزیلەندا و باشووری ئەفریقیا و مالیزیا و هۆنگ کۆنگ و تایلەند و جوانە و ئەمریکای باشوور و چەندین وڵاتی تر و لەگەڵ چەندین وتار لە هیندستان و بەشداری زۆرێک لە گفتوگۆکانی کردووە بە سەرکەوتووی لەگەڵ زۆرێک لە کەسایەتیە بەناوبانگەکان لە ئاینەکانی تر وەک گفتوگۆ بەناوبانگەکەی لەگەڵ دکتۆر ویلیام کامبڵ لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە ناونیشانی قورئان و ئینجیل
لە ڕۆشنایی زانستدا کە لە ویلایەتی شیکاگۆ لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە مانگی ئەیپڕێلی 2000 بەڕێوەچوو کە تیایدا سەرکەوتوو بوو وە گفتوگۆی لەگەڵ مامۆستای ڕۆحانی بەناوبانگ سری ڕافی شانکار لەژێر ناونیشانی چەمچی خودا لە ئاینی هیندۆسی و ئیسلام لە ڕۆشنایی دەقا پیرۆزەکان کە لە زەوی کۆشکەکان بەڕێوەچوو لە بانجالور لە 21 ئایاری ساڵی 2006 کە ڕێزێکی زۆری لەلایەن ئامادەبوانی سەر بە هەردوو ئاینەکەوە لێگیرا. گۆڤاری ئاندیان ئێکسپرێس لە ڕاپرسیەکدا لە 26 فێبرابەری ساڵی 2009 پلەی 82 بەخشیا دکتۆر زاکیر نایک لە کۆی 100 کەسایەتی کاریگەر و بەهێزی ساڵی 2009 هیندستان کە زیاتر لە 1 ملیار کەسی هیندستان بەشداریان لەو ڕاپرسیە کردبوو و لە لیستی ناوی گەورەترین و باشترین دەمامۆستای ڕۆحانی لە هیندستان ناوی دکتۆر زاکیر نایک لە پلەی سێیەم بوو لە دوای بابا ڕامدێف و سری ڕافی شانکار کە ئەویش تاکە موسڵمان بوو لە لیستەکە بوونی هەبێت. دکتۆر زاکیر نایک لە ئێستادا وەک ڕووکارێکی ئیسلام و موسڵمانان دەردەکەوێت. شێخ ئەحمەد دیدات بانخوازێکی جیهانی لە ئیسلام و بەراوردکردنی ئاینەکان نازناوی دیدادی گەورەی لە دکتۆر زاکیر نایک ناوە لە ساڵی 1994 و لە مانگی مایۆی ساڵی 2000 پارچە تەختەیەکی هەڵکەنراوی پێشکەش کرد لە بەرامبەر ئەو سەرکەوتن و دەستکەوتنانەی لە بواری بانگەواز و لە بەراوردکردنی ئاینەکان بەدەستی هێناوە. پارچە تەختەکە لەسەری نووسرا بوو دیاریەک بۆ دکتۆر زاکیر عەبدولکەریم نایک کوڕی شیرینم ئەوەی تۆ لە 4 ساڵ کردت 40 ساڵی دەخایەنێت تا من بەدەستی دێنم. سوپاس بۆ خوا کەوا دکتۆر زاکیر نایک بە بەردەوامی دەردەکەوێت لە زۆرێک لە کەناڵە تەلەڤیزۆنیە جیهانیەکان لە زیاتر لە 200 وڵات لە جیهانداوە بە بەردەوامی بانگهێش دەکرێت بۆ ئامادەبوون لە چاوپێکەوتن لە تەلەڤیزۆن و رادیۆ و زیاتر لە 100 وتار و گفتوگۆ و کۆڕ و توێژەکانی بە CD و DVD هەیە و چەندان کتێبی لەبارەی ئیسلام و بەراوردکردنی ئاینەکان نووسیوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ئایا تیرۆر ماڵە لەسەر موسڵمانان؟ لاپەڕا نۆ. دەست پێک برایان و خوشکانی ئەزیز بە سڵاوی ئیسلام سڵاوتان لێ دەکەم. ئەسسەلامو عەلەیکم وەڕەحمەت اللهی وەبەرەکاتوه. بابەتێک هەیە کە زۆر لەناو خەڵک و میدیاکان باوە ئەویش ئەوەیە کە هەمیشە ئیسلام دەبەسترێتەوە بە تیرۆرەوە بۆیە زۆرجار پرسیار دەکرێت ئایا تیرۆر ماڵە بەسەر موسڵمانانەوە؟ بۆیە لەم پەرتوکەدا بەوردی باس لەم بابەتە دەکەین و وەڵامی ئەم پرسیارە دەدەینەوە. سەرەتا با بزانین واتە و پێناسەی وشەی تیرۆر چییە؟ لە ڕاستیدا پێناسەکردنی وشەی تیرۆر زۆر قورسە چونکە چەندین پێناسەی شێوا و ناتەواو بۆ تیرۆر هەن و وشەکەش ئاماژە بە شتێکی بەردەستە ناکات و واتاکەی بە پێی شوێنی جوگرافی و ڕاستیە مێژوویەکان دەگۆڕێت. بۆیە پێناسەکردنی تیرۆر کارێکی گەلک گرانە بەڵام بە پێی فەرهەنگی ئۆکسفۆرد تیرۆر واتە بەکارهێنانی کردەوەی دڕندانە لە پێناو بەدیهێنانی ئامانجی سیاسی یان ناچارکردنی حکوومەت لەسەر ئەنجامدانی کردەوەیەک. ئەم وشەیە بۆ یەکەم جار لە کاتی شۆڕشی فەڕەنسی لە ساڵی 1970 سیاسەتمەدارێک بەناوی ئیدوین بیریک کە پیاوی بەریتانیا بوو بەکاری هێنا و دایڕشت. ئەم وشەی بۆ وەسفکردنی ڕژێمی یاعقوبی فەڕەنسی دەسەڵاتدار بەکارهێنا کە لە ساڵی 1793 تا 1794 ناونرا بە دەسەڵاتی تیرۆر. ماکسیمیلیان ڕۆبسپێر کە دەسەڵاتدار و سەرکردەی ئەو حکومەتە بوو هەزاران خەڵکی کوشتبوو هەزاران بێتاوانی لە سێدارەدا بوو. تۆمارە مێژوویەکان پێمان دەڵێن کە ئەم کەسە هەستا بەدەست بە سەرداگرتنی زیاتر لە 500,000 مرۆڤ و لە سێدارەدانی 40,000 کەس و زیاتر لە 200,000 کەسی دەربەدەر کرد. زیاتر لە 200,000 کەسی تووشی برسەتی و ئەشکەنجەدان و مردبوون کرد لە بەندیخانەکان. بۆیە وشەی تیرۆر وەک دەستپێک بۆ وەسفکردنی شۆڕشی فەڕەنسی لەلایەن خەڵکەوە بەکار هاتوو داڕێژرا بۆ دەسەڵات و حکومەتێکی ستەمکار و خوێنڕێژ. بەڵام ئەمڕۆ لە دەستگاکانی ڕاگەیاندنی جیهانی ڕستەیەکی زۆر باومان هەیە کە بەردەوام دەوترێتەوە و دووبارە دەکرێتەوە بە تایبەتی لە ڕاگەیاندنی ڕۆژئاوا. ئەو ڕستەیەش ئەوەیە کە دەوترێت هەموو موسڵمانان تیرۆریست نین بەڵام هەموو تیرۆریستەکان موسڵمانن.
تەنانەت ئەم ڕستەیە هاوردەی هیندستانی ئێمەش کراوە بە تایبەتی پاش ڕووداوەکەی 11 نۆ و ڕوودانی زنجیرەیەک تەقینەوەی شەمەندەفەر لە مۆمبا کە بینیمان ئەم ڕستەیە بە شێوەیەکی زۆر بربڵاو لێرەوە بەکاردەهات. با ئێستش بۆ ڕاستی و دروستی ئەم وتەیە سەیری مێژوو بکەین. کاتێک سەیری تۆمارە مێژوویەکانی سەدەی 19 دەکەین زۆر ئەستەمە هێرشێکی تیرۆریستی بدۆزینەوە کە موسڵمانان ئەنجامیان دابێت. ئێمە لێرەدا ناتوانین بەوردی باسی هەموو ئەو هێرشانە بکەین کە لە سەدەی 19دا ڕووی داوە، بەڵام من هەندێکتان وەبیر دەهێنمەوە. ئێمە دەزانین کە لە ساڵی 1881 ئەسکەندەری دووەمی قەیسەری ڕووسیا لە کاتی گەڕانەوەی بۆ کۆشتی زستانەی لەسەر ڕێگاکەی و لە پیتەرسبێرگ ستریت تەقینەوەیەک ڕوویدا و 21 کەسی بێتاوانی کوشت کە تەنها لە شوێنی ڕووداوەکە بوون. پاشان ئەسکەندەری دووەم لە شوێنی ڕووداوەکە لە ئۆتۆمبیلەکەی هاتا دەرەوە و بۆمبێکی ئاراستە کرا و بووە ئامانج و تیرۆر کرا. ئەوە لە سەردەستی موسڵمانێک تیرۆر نەکرا، بەڵکو لە سەردەستی پیاوێک کوژرا پێی دەوترا ئیگنیز هاری نەواگی کە کەسێکی پۆڵەندی بوو لە بیلا ڕووسیا و موسڵمانیش نەبوو، بەڵکو ئەنارچی بوو کە خاوەنی ڕێکخراوێک بوو کە بانگەشەی ئازادی تاکو و کۆمەڵگەیەکی ئەنارکی دەکرد، واتە بێخاوەن و بێسەروەر. هەروەها لە ساڵی 1886 تەقینەوەیەک ڕوویدا لە هیمارکت کە گۆڕەپانێکە لە شیکاگۆ. هێرشەکە لە کاتی ڕێپێوانی بەشێک لە کرێکاران بوو کە تیایدا 12 هاوڵاتی و 7 پۆلیس بوونە قوربانی. ئەو کەسانەی بەرپرس بوون لەو کردەوەیە موسڵمان نەبوون، بەڵکو 8 کەس لە ئەنارکیەکان بوون کە سەرجەمیان موسڵمان نەبوون. کاتێک کە شیکاری تۆماری هێرشە تیرۆریستیەکان دەکەین کە لە سەدەی 20 ڕوویان داوە، ئەو ڕووداوەمان دێتە پێشچاو کە لە بەرواری 6 نۆی 1901 دەیەمین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای تێدا تیرۆر کرا کە ناوی ویلیام ماکێلنی بوو. تیرۆریستەکە ناوی لیۆن بووە و کەسێکی ئەنارچی بوو، هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نەبوو. و هەروەها لە بەرواری 1910 تەقینەوەیەکی گەورە ڕوویدا لە تەلاری ڕۆژنامەی تایمس لە لۆس ئەنجلۆس کە 21 کەسی بێتاوانی کوشت و زیاتر لە 100 کەسی تر بەهۆی هێرشەکەوە بریندار بوون. ئەو کەسانەی کە بەرپرس بوون لەو تەقینەوەیە دوانیان مەسیحی بوون، ناویان جێمس و جۆزێف بوو و ئەوانیش موسڵمان نەبوون. هەروەها لە بەرواری 28 شەشی 1914 لە سارایفۆ لە فەڕەنسا سەرۆکی فەڕەنسا و هاوسەرەکەی تیرۆر کران کە ئەمەش ڕێخۆش کرد بۆ سەر هەڵدان و دروستبوونی جەنگی جیهانی یەکەم. کەسانی بەرپرس لەو تیرۆرکردنا سەر بە بزوتنەوەی لاوانی بۆسنە بوون کە هەندێکیان سڕبی بوون و ئەوانیش هەر موسڵمان نەبوون. و هەر لە مێژوودا چاومان بە ڕووداوێکی خوێناوی تر دەکەوێت کە لە بەرواری 16 چاری 1925 تەقینەوەیەک ئەنجام درا لە کڵێسای نیدالیا لە سۆفیای پایتەختی بولغاریا. بەهۆیەوە زیاتر لە 150 کەسی بێتاوان کوژران و زیاتر لە 500 کەسیش بریندار بوون. ئەو هێرشەش گەورەترین هێرشی تیرۆریستی بوو کە لەسەر خاچی بولغاریا ڕوویدا و دواتر دەرکەوت حیزبی کۆمۆنیستی لە پشت ئەو ڕووداوەوە دەستیان هەبووە و پێی هەڵساون و بە هەمان شێوە ئەوانیش موسڵمان نەبوون و هیچ پەیوەندیەکیشیان بە ئیسلامەوە نەبووە. یەکێکی تر لە ڕووداوەکان تیرۆرکردنی ئەسکەندەری یەکەم پادشای یوغۆزلافیا لە بەرواری نۆیدەی 1934 کە لە ڕێگەی پیاوێکی چەکدارەوە تیرۆر کرا. ناوی فلادا جۆرجێف بوو کە ئەویش موسڵمان نەبوو. هەروەها بەرواری 1961 یەکەم فڕۆکەی ئەمریکی لە ڕێگەی کەسێکی ناموسڵمانەوە فڕێندرا کە ناوی ڕامێرز ئۆرتز بوو. دواتر داوای مافی پەنابەریەتی سیاسی کرد. هەروەها لە بەرواری 28/1986 باڵوێزی ئەمریکا لە گواتیمالا تیرۆر کرا لە ڕێگەی کەسێکی ناموسڵمانەوە و لە بەرواری 30/1969 باڵوێزی تری ئەمریکا لە یابان لە ڕێگەی کەسێکی ناموسڵمانەوە تیرۆر کرا. لە بەرواری 1969 باڵوێزی ئەمریکا لە بەرازیل لە ڕێگەی کەسێکی ناموسڵمانەوە ڕفێندرا. هەروەها هێرشە بەناوبانگەکەی ئۆکلاهوما کە لە بەرواری 19 چاری 1995 کە بارهەڵگرێکی پڕتەقەمەنی باڵەخانەی فیدرالی لە ئۆکلاهوما کردا ئامانج کە تێیدا 166 کەسی بێتاوانی تێدا بوونە قوربانی و سەدان کەسی تریش بریندار بوون. لە سەرەتادا لە ڕۆژنامەکانەوە هەواڵەکە بەم جۆرە بڵاو بووە،
کە گوایە ئەمە پیلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەم هەواڵە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەوترایەوە و جەختی لەسەر دەکرایەوە تا دواتر بۆیان دەرکەوت کە دوو چالاکوانی ڕاستی مەسیحی لە پشت ئەم ڕووداوە خوێناویەوە بوون کە بە تیموثی و تیری ناسرا بوون. بەڵام کاتێک کە دەرکەوت کێ لە پشت ڕووداوەکە بووە، ئیتر میدیاکان تا 2 ڕۆژ ئەم هەواڵەیان بەڕاستی گەیاند، دواتر دەنجیان نەما کە بۆ 4 ڕۆژ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان بەو تاوانە تۆمەتبار کرد. و لە دوای جەنگی جیهانی دووەم لە ساڵانی 1940 تاوەکو 1940 جیهان تووشی 259 هێرشی تیرۆریستی بووەوە کە 2 ڕێکخراوی جوولەکە بوون دەستیان لە پشتەوەی هەبوو. هەروەها هێرشا خوێناویەکەی ئۆتێلی کینگ داڤید هۆتێل لە بەرواری 22 نۆی 1946 کە ڕێکخراوێکی جوولەکەی لە پشتەوە بوو بە سەرکردایەتی منحام بیگین لەو ڕووداوەشدا 91 کەس بوونا قوربانی و تیرۆریستەکان جلی عەرەبیان پۆشی بوو تاوەکو موسڵمان دەربکەون و موسڵمانەکانی پێتاوانبار بکرێن. دواتر دوای ئاشکرابوونیان سەرکردەی ئەو ڕێکخراوە لەلایەن حکوومەتی بەریتانیاوە بە تیرۆریستی ژمارەیەک دەستنیشان کرا. بەڵام دوای چەند ساڵێک بەسەر ئەم ڕووداوە منحام بیگین بووە سەرۆکوەزیرانی ئیسرائیل و چەند ساڵێک دواتر خەڵاتی نۆبڵی ئاشتی وەرگرت. سەرنج بدەن کەسێکی بکوژ، کەسێکی کە سەدان و هەزاران کەسی بێتاوانی کوشتووە ببێتە سەرۆکوەزیرانی ئیسرائیل، دواتریش خەڵاتی نۆبڵی ئاشتی پێ ببەخشرێت. هەندێک لەو کۆمەڵانەی کە دەجەنگان لە پێناو دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیل و کردەوەی خوێنڕێژی و ئاژاوەجێڕیان دەکرد، وەک چەتەکانی سترین و ئۆرگۆن و هاجانە و ڕێکخراوە جوولەکەیەکان و سەرکردەکانیان وەکو ئیسحاق رابین و منحام بیگین و ئارێل شارۆن لە دوای دامەزراندنی ئیسرائیل بوون بە سەرۆک وەزیران و پۆستی باڵایان گرتە دەست لە دەوڵەتی ئیسرائیل لە کاتێکدا پێشتر بە گەورە تیرۆریست و خوێنڕێژ ناسراو بوون. ئەگەر سەیری نەخشەی جیهان بکەیت پێش ساڵی 1945 دەبینیت کە ئیسرائیل بوونی نەبووە. ئەو کۆمەڵە جوولەکانە پێیان دەوترا کۆمەڵە تیرۆریستەکان کە لە ڕێگەی بەریتانیەکانەوە دەجەنگان لە پێناو دامەزراندنی دەوڵەتێک بۆ جوولەکە، پاشان بە بەکارهێنانی هێز زەویان داگیر کرد و فەڵەستینیەکانیان دەرکردە دەرەوە. ئێستاش هەر خودی ئەو کەسانە بە خەڵکی فەڵەستین دەڵێن تیرۆریست کە دەجەنجێن لە پێناو گەڕانەوەی زەویەکانیان. بڕوانن هیتلەر 6 ملیۆن جوولەکەی لەناوبرد و جوولەکەکانی وەدەرنا، پاشان جووەکان چوون بۆ فەڵەستین. فەڵەستینیەکان بدڵێکی فراوان و دەستێکی کراوە پێشوازیان لێکردن، بەڵام دوایی وردە زەویەکانیان لێ زەوتکردن و داگیریان کردن. سەرنج بدەن لە خیانەتکاری جوولەکەکان بەرامبەر خەڵکی فەڵەستین. کاتێک فەڵەستینیەکان لەسەر بنەمای میوان مامەڵەیان لەگەڵ ئەوان دەکرد، بەڵام ئەوان بە چاوێکی خیانەتکارانەوە زەوی فەڵەستینیەکانیان داگیر کرد و وەدەریان نان. کاتێکیش فەڵەستینیەکان دەیانەوێ ئەو ماڵە زەوتکراوە بگەڕێنەوە پێیان دەوترێت تیرۆریست. ئەم ڕۆژڕێک هەمان شت ڕوودەدات بەرامبەر فەڵەستینیەکان، چونکە جگە لە جێڕانەوەی زەویەکانیان هیچی تریان ناوێت. بەڵام زۆربەی وڵاتی جیهان پشتگیری ئیسرائیل دەکەن لەسەر ئەو کردەوە خیانەتکارانەی کە بەرامبەر فەڵەستینیەکان کردیان. تۆمارە مێژوویەکان پێمان دەڵێن کە ئەڵمانیا لە ساڵانی 1968 تاوەکو 1992 ڕوبەڕووی چهێرشێک دەبوونەوە کاتێک کەچەکانی باجر مینهۆف چەندین بێتاوانیان کوشت. هەروەها لە ئیتالیا ڕێکخراوی ئەلەویەی سوور کە دەیان کەسی بێتاوانیان کوشت، هەروەها بەرپرس بوون لە ڕفاندنی سەرۆکوەزیرانی ئیتالیا ئەلدۆ مۆڕۆ و کوشتنی دوای 55 ڕۆژ. کاتێک چاو بە مێژوودا دەجێڕین چەندین گروپ و ڕێکخراوی تیری تیرۆریستی دەبینین، وەک سوپای سووری یابانی کە سەر بە تیرێکی بوذی بوون بە ناوی ئۆم شنیریکۆ کە هەوڵیاندا لە 1995 هەزاران خەڵکی بێتاوان بکوژن لە ناو تونێلی شەمەندەفەری لە شاری تۆکیۆ لە ڕێگەی گازی هەستەوەرەوە. بەڵام خۆشبەختانە پلانەکەیان بە تەواوی سەرکەوتوو نەبوو و تەنها 12 کەس کوژرا، بەڵام زیاتر لە 5700 کەسی بێتاوان بریندار بوون بەهۆی گازی هەستەوەرەوە. لە بەریتانیاش بۆ ماوەی نزیکەی 100 ساڵ سوپای کۆماری ئیرلەندی کە کاتۆلیکی بوون چەندین هێرشیان ئەنجام دەدا لە دژی بەریتانیا، بەڵام هەرگیز پێیان نەدەوترا تیرۆریست، بەڵکو پێیان دەوترا ئێڕا
لە کاتێکدا چەندین هێرشی تیرۆریستیان ئەنجامدا. تەنها لە ساڵی 1972 سێ تەقینەوەیان ئەنجامدا کە لە یەکەم دانەدا 7 کەس کوژرا و لە دووەمدا 11 کەس و لە سێیەمدا 9 کەس. هەروەها لە ساڵی 1974دا دوو تەقینەوەیان ئەنجامدا، یەکێکیان کە گازینۆی جیلفۆرد کە 5 کەس بوونا قوربانی، 44 کەس بریندار بوون و تەقینەوەی دووەم لە گازینۆی بێرمینگهام بوو کە تیایدا 21 کەس بوونا قوربانی و 182 کەس بریندار بوون. ڕوودا و چالاکیە هاوشێوەکانی ئەمانە زۆرن کە باز بکرێن، بەڵام لێرەدا من تەنها کەمێکیان باز دەکەم. لە ساڵی 1966 تەقینەوەیەکیان ئەنجامدا لە لەندەن، 2 کەس کوژران و زیاتر لە 100 کەس بریندار بوون. هەر لە ساڵی 1966 تەقینەوەیەکی تریان کرد لە ناوچەی بازارگەرای لە مانچستەر کە زیاتر لە 200 کەس بریندار بوون و 2 ساڵ دواتر واتە لە بەرواری 15 هەشتی 1998 تەقینەوەیەکیان ئەنجامدا لە بامبرج کە ئۆتۆمبیلێکی کە 500 پاوەند تەقەمەنی هەڵگرتبوو تەقیەوە کە بەهۆیەوە 35 کەس بوونا قوربانی و هەر لە هەمان ساڵدا کە ئامارەکانی ئۆمە پێمان دەڵێن کە بە هەمان پلانەوە تەقینەوەیەکی تریان ئەنجامدا و تێیدا 29 کەس بوونا قوربانی و 330 کەسیش بەهۆی ڕووداوەکەوە بریندار بوون. بۆ دڵنیابوونتان هەموو ئەم بەڵگە و سەرچاوانە لە ناموسڵمانەکانەوە وەرگیراوە و موسڵمان نەینووسیوەتەوە، بەڵکو لە راپۆرتەکانی دەستەی میدیایی بەریتانی BBC-ەوە وەرگیراوە. ئەگەر بگەڕێیتەوە بۆ ئینتەرنێت دەتوانی لەو سەرچاوانە دڵنیا ببیتەوە. بەڵام زۆربەی جارەکان کاتێک ڕووداوێکی گەورە ڕوودەدات میدیاکان ژمارەی جیاواز بڵاو دەکەنەوە، بەڵام کاتێک ڕووداوێکی بچووک بێت ئەوە ژمارەکان ژمارەی بچووک و دڵنیاکەرەوە دەبێت و دایما لە ڕووداوە گەورەکانیش ژمارە بچووکەکان وەردەگرین، چونکە ڕاستترین یانە و پشتمان بەستووە بەو سەرچاوانەی کە موسڵمان نین. لە 4 سەی 2001 دەستەی میدیایی بەریتانی BBC لەلایەن سوپای کۆماری ئیرلەنداوە تەقێنرایەوە، بەڵام ئەو کەسانە پێیان نەوترا تیرۆریستی کاتۆلیکی. ئەمڕۆ لە ئامارەکانی حکوومەتی بەریتانیادا ئاماری ئەو تەقینەوانەی کەوا گومان دەکرێ موسڵمان ئەنجامیاندابێ لە نێوان 5-7 هێرشدایە و تەنها گومانیشا واتە ناتوانن دڵنیات بکەنەوە کە ئایا موسڵمان ئەنجامی داوا یاخود کەسانی بێباوەڕ و هەموو ئەو تەقینەوانش کەوا گومان دەبرێت دەستی موسڵمانی لە پشتەوە بێ ژمارەی قوربانیەکان ناگاتە 50 کەس. تەنانەت ئەگەر وا دانین کە تەقینەوەکەی 7 نۆی 2005 موسڵمانان ئەنجامیان داوە، تەنانەت بەم جۆرە هێشتا هیچ ڕێگەیەک نییە بۆ بەراوردکردنی لەگەڵ ئەو ڕەشە کوژیەی کە سوپای کۆماری ئیرلەندی بەو تەقینەوانە کردی و ڕیسوایی بۆ خۆی هێنا و سەدان و هەزاران خەڵکی بێتاوان کوژران. سەرەڕای ئەمەش ئەمڕۆ بەریتانیا زیاتر لە موسڵمانەکان دەترسێ لە چاو سوپای کۆماری ئیرلەندی کە 100 ساڵە کاری تیرۆریستی لە وڵاتە دەکات. بێگومان ئەمەش بەهۆی ڕێنمایی جۆرج بۆش بۆ تۆنی بلێر سەرۆکی حکوومەتی بەریتانیا بوو کە پێیوت تیرۆریستە موسڵمانەکان ترسناکترن لە IRA کەچی لە ڕاستیدا IRA مێژوویەکی 100 ساڵەی خوێناوی و پڕکردەی تیرۆریستی هەیە لەگەڵ بەریتانیا. مێژوو دەڵێت کە لە ئیسپانیا و فەڕەنسا ڕێکخراوی تیرۆریستی ETA هەستا بە جێبەجێکردنی 36 هێرش. لە ئەفریقیاش ڕێکخراوی زۆر هەیە، بەڵام ئەوەی شایانی بیرهێنانەوەیە و یەکێک لە زیاترینی ڕێکخراوە خراپەکان و ناوزراوەکان کە پێی دەوترێت سوپاز ڕزگارکردن. ئەمە ڕێکخراوێکی مەسیحی تیرۆریستیە، ڕاهێنان بە مێرمنداڵی بچووک دەکەن بۆ جێبەجێکردنی هێرشی تیرۆریستی. کاتێک دێینە سەر سریلانکا دەبینین کە بزوتنەوەی پڵینگەکانی LTTE کە یەکێکە لە خراپترین و تونڕەوترین ڕێکخراوە تیرۆریستیەکانە لە جیهاندا، ئەوان پسپۆڕن لە تەقینەوە خۆکوژیەکان، تەنانەت پەنا دەبەنە بەربەکارهێنانی منداڵ ڕاهێنانیان پێدەکەن، ڕێگەیان پێدەدەن بەشداری بکەن لە تەقینەوە خۆکوژیەکان. خەڵکی هەمیشە دەزانن کە پەیوەندیەک هەیە لە نێوان تەقینەوە خۆکوژیەکانی فەڵەستین و ئێران، بەڵام ئەگەر بگەڕێت لە تۆمارە مێژوویەکان دەبینیت ئەوانەی کە تەقینەوە خۆکوژیەکانیان بڵاو کردەوە بریتین لە پڵینگەکانی LTTE. چێن ئەوانە هیندۆسین، بەڵام راپۆرتە هیندیەکان ناڵێن هیندۆسیە تیرۆریستەکان، بەڵکو دەڵێن LTTE
هەروەها لە هیندستان ڕێکخراوی سیخی دەبینین کە لە تۆڵەی هێرشێکی حکوومەت لە 5/6/1984 بۆ سەرپەرستگای ئاڵتوونی کە تیایدا 100 کەس کوژران لە سیوێکی 10/1984 هەستان بە تیرۆرکردنی سەرۆکوەزیرانی ئەو کاتە ئەندێرا غاندی کە یەکێک لە پاسەوانەکانی خۆی کە سیخی بوو تیرۆری کرد. ئەگەر بڕۆیتە پێگەی دەواازەی تیرۆر لە باشووری ئاسیا ئەوە موسڵمانان نابینن کە بەڕێوبەر بن لەو ڕێکخراوانە بەڵکو ناموسڵمانن. کاتێک لیستێکی ڕاستی دەبینین لەسەر ڕووداوە تیرۆریستیەکان ئەوە کەمترین ڕێژە بەر موسڵمانان کەوتووە کەچی لە میدیاکانەوە ئەو ڕاستیە دەرناخرێ و ڕاستیەکان دەشێوێندرێ. ئەگەر بڕۆیت بۆ باکووری ڕۆژهەڵاتی هیند بۆ تریبورە ڕێکخراو گەلێکی تیرۆریستی مەسیحی هەن بۆ نمونە وەک ATTF هێزی هەموو پڵنگەکانی تریبورە بەرەی ڕزگارکەری نیشتیمانی تریبورە NLFT کە مەسیحین و چەندین کەسیان کوشت لە هیندۆسیەکان. ئەگەر بڕۆیت بۆ راپۆرتەکانی ئینتەرنێت ئەو هێرشەت دەکەوێتە بەرچاو کە لە 2/2004 ئەم گروپە مەسیحیانە کردیانە سەر هیندۆسیەکان و 44 کەسیان لێکردن بە قوربانی و چەندی تر بریندار بوون. لە ئەسام کە هەرێمێکە لە هیند ڕێکخراوی ئەولفا هەیە. ئەو ڕێکخراوە هەرخۆی بەتەنیا بە درێژایی 16 ساڵی ڕابردوو لە ماوەی ساڵانی 1990 تاوەکو 2006 سەرکەوتوو بوون لە جێبەجێکردنی 749 هێرشی تیرۆریستی. سەرنجی ئەو ژمارە زۆرە بدا ئەوەی جەنگاوەرە کشمیریەکان کردیان بەراورد ناکرێت پێیان، بەڵام کاتێک کە ڕۆژنامەکان دەخوێنیتەوە جگا لە هەواڵی هێرشە کشمیریەکان هیچی تر نابینین. باسی 2 ساڵی ڕابردووتان بۆ دەکەم. من بانگەواز دەکەم لە هیندستان و چەند ناوچەیەکی جیهان. ئەمە سوپاسی خودای پێویستە و چەند جارێکیش بانگ هێشت کراوم بۆ سەردانکردنی کشمیر، بەڵام بیرم کردەوە ئایا ئەم کاتە گونجاوە بۆ ڕۆیشتن یان نا. تا لە کۆتاییدا لە مانجی نۆی 2003 بڕیارمدا بڕۆم بۆ کشمیر و کۆڕێکم پێشکەش کرد لە سرینجار. ڕێکخەرەکان پێیان ڕاگەیاندم کە ئەمە یەکەم جارە لە ماوەی 14 ساڵی ڕابردوو کە حکوومەت ڕێگە بدات کۆڕێکی گشتی ئەنجام بدرێت. کۆڕەکەی من لە ناوچەی بۆلۆ ڕێکخرا لە کشمیر کە 100,000 کەس ئامادە بوون. لە ناوڕاستی ئەو نائارامیە ئاسایشێکی توندیان بۆ من دەستەبەر کردبوو. پرسیارم لێکردن کە بۆچی ئەم هەموو خەڵک چەک بەدەستم لەگەڵدایە. لە کاتێکدا چەند جارێک چووبووم بۆ شوێنی تر وەکو جۆڵمار و باهاڵ جاموو هەتا دوایی کۆڕم لێ پێشکەش کردوون و هەرگیز ئاسایشێکی واتوندم بۆ دەستەبەر نەکراوە. بەڵام دواتر زانیم کە ڕێکخراوی ئۆلفا کار دەکات بۆ تیرۆرکردنی موسڵمانان. سوپاس بۆ خوددا ئەگەر ئەو ئاسایشە نەبوایە لەو کاتەیە گومان هەیە کە ئێستا من لای ئێوە ئامادە دەبووم یان نا. ڕێکخراوی ئۆلفا هیندۆسی بوون. چەند جارێک لە ڕۆژنامە و میدیاکان زانیاریم دەربارەیان بیست بوو، بەڵام هەرگیز لە سەرەتای ڕۆژنامەکان یان سەرەتای هەواڵەکان گوێم لە هەواڵیان نەبووە و چەندین ڕێکخراوی کەش هەن کە بەکەمی باسییان لێوە دەکرێ وەک ماویە شیوعیەکان. ئەوان سەرچاوەی یەکەم و خاوەن زۆرترین هێرشە تیرۆریستیەکانن کە لە هیندستان ڕوویان داوە. لە نیپال بەتەنیا خۆیان لە ماوەی 7 ساڵی پێشوودا هەستان بە ئەنجامدانی 600 هێرشی تیرۆریستی لە نێو نۆتنۆ ناوچەی هیند. بەپێی ئەو زانیاریانەی حکوومەتی هیندی باسی کردووە لە پێگەی خۆیەوە دەربارەی تیرۆر ماویەکان لە 150 ناوچە بوونیان هەیە و هێرشی تیرۆریستیان ئەنجام داوە لە یەک لە سەرسەی ناوچەکانی هیند. ئەوان لە پلەی یەکەمدان. ئەگەر بەراوردی ژمارە ئەو خەڵکانە بکەیت کە کوشتویانن و ئەو هێرشانەی کە ئەنجامیان داوە و لە بەرامبەردا بەراوردیان بکەیت بەوەی جەنگاوەرانی کشمیر ئەنجامیان داوە، ئەوە هیچ ڕوویەکی بەراوردکردنی تێدا نابینی. ماویەکان مەترسیەکەیان گەورەترە لەسەر هیند، بەڵام لەگەڵ ئەوەشدا حکوومەت زیاتر لە موسڵمانان دەترسێت وەک لە تیرۆریستەکان. لەم دوایەدا پێش 2 ڕۆژ لە 9/11 هەواڵێک بڵاو کرایەوە لە تایمز هیند و هەواڵەکە لە لاپەڕەی یەکەم دەرنەکەوت کە باسی لە دەست بەسەرداگرتنی 875 موشک دەکرد کە لەلایەن پۆلیسەوە دەستی بەسەردا گیرا بوو. ئەم دەست بەسەرداگرتنە گەورەترین پرۆسەی دەست بەسەرداگرتنی چەک بوو لەلایەن پۆلیسی هیندەوە کە ئەو موشکانە بۆ ڕێکخراوە ماویەکان هاتبوو کە جەنجیان دژی سوپای هیندی دەسازاند و بەڕێوبەری گشتی هێزەکانی پۆلیسی ویلایەتی ئەندهرا برایدش لە پایتەختی حەیدەر ئاباد تووشی شۆک بوو بە بیستنی هەواڵەکە و لێدوانی داوتی
بۆ موشەکانە دەتوانن هێرش بکەنە سەر هەر بنکێکی پۆلیسی کە بیانەوێ یان هەر تانکێکی سەر بە حکوومەتی هیندی و لە دووری 600 مەترەوە دەتوانن هێرش بکەنە سەر هەر بنکەیەکی سەربازی کە بیانەوێ بەبێ ئەوەی هیچ ڕوبەڕووبوونەوەیەکیان توش ببێ. سەرەڕای ئەوەش دەبینین کە خەڵکی زیاتر لە ڕیشنەکان دەترسن یان ئەوانەی کڵاویان لەسرە یان پانتۆڵەکانیان لەسەر پاژنەی پێیانە. ئایا ئەمانە مەترسیدارترن لە موشەکەکان؟ بۆچی مسلمانان دەکەنە ئامانت؟ ئەمە پرسیارە وەڵامەکەشی پلانی میدیایی ڕۆژ ئاوایە. ئەو میدیایانەی کە کۆنتڕۆل کراوە لەلایەن پیاوانی سیاسەتەوە و کاتێک لە ڕاستی کارەکە دەکۆڵینەوە بە دڵنیاییەوە بەبێ هیچ گومانێک بۆمان دەردەکەوێت کە نەخێر ماڵ نییە بەسەر مسلمانانەوە، هەروەها ماڵ نییە تەنها بەسەر مسلمانانەوە، بەڵکو هەر ئیشی مسلمانان نییە. تەنانەت ئیسلام هانیان نادات لەسەری، بەڵکو ئەم کارانە لە ئیسلامدا قەدەغە کراوە و هەڕەشەی تونند و سزای بە ئازاری بۆ دانراوە. لەبەر ئەوەی کە دەکۆڵمەوە لە بەراوردکردنی ئاینەکان و زانیاریم دەربارەیان هەیە، ئەوە دەتوانم بڵێم بە دڵنیاییەوە کە زۆربەی ئاینەکان ئەگەر کتێبە پیرۆزەکانیان بخوێنیتەوە دەبینیت کە بانگەشەی نەکوشتنی بێتاوانەکان و خوێنڕێژی دەکەن. لەسەر و هەموو ئەم ئاینانەش ئاینی پیرۆزی ئیسلام. لە ئیسلامدا قورئان لە سوورەتی ئەلمائیدە ئاەتی 32 خودای گەورە دەفەرموێت: من أجل ذلك كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا. واتا ئەوەی کەسێک بەناحەق بکوژێت یان گوناه و تاوانی گەورەی ئەنجام نەدابێت لە زەویدا، ئەوە وەک ئەوە وایە هەموو خەڵکی کوشت بێت. چەندین کتێبی پیرۆز دەزانم کە فەرمانی نەکوشتنی بێتاوانان دەکات، بەڵام قورئان هەر بەوەوە ناوەستێت بەڵکو دەفەرموێت ئەوەی کەسێک بەناحەق بکوژێت یان گوناه و تاوانی گەورەی ئەنجام بدات لە زەویدا، ئەوە وەک ئەوە وایە هەر هەموو خەڵکی کوشت بێت. قورئان بۆ دوورتر دەڕوات و دەفەرمێت کە کوشتنی هەر کەسێکی بێتاوان وەکو کوشتنی هەموو خەڵکی وایە. هیچ کتێبێکی پیرۆزی تر نازانم کە کوشتنی یەک کەسی بێتاوان بە کوشتنی هەموو خەڵکی بزانێت. ولا جێگایەکی تردا خدای گەورە دەفەرموێ: ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا. واتە هەر کەسێک لە مەرگ ڕزگار بکات، هەر وەک ئەوە وایە هەموو خەڵکی لە مەرگ ڕزگار کردبێت و ژیانی پێبەخشی بن. وشەی ئیسلام وەرگیراوە لە وشەیەکی عەرەبی سەلیمە یان سەلام، لە وشەی ئیسلام هاتووە، واتە ملکەتبوون بۆ خوای مەزن. بە کورتی ئیسلام واتە ئاشتی هەڵقوڵاو لە ملکەتکردنی ویست بۆ خوای مەزن. ئیسلام ئیدانەی هەموو شێوەکانی تیرۆر دەکات و هەر کردەوەیەک کە کوشتنی بێتاوانەکان بگرێتە خۆی، چ تەقینەوەکانی 11 نۆبێت کە هێرش کرایە سەر تاوەری بازرگانی یان تەقینەوەکانی لەندەن بێت لە 7 بێت کە زیاتر لە 50 کەسی بێتاوان بوونا قوربانی. لە ڕووداوی دوو تاوەرەکەی کە نیویۆرک زیاتر لە 3000 کەس کوژران، یان لە ڕووداوی تەقینەوەکەی لە لەندەن زیاتر لە 50 کەس کوژران، یان زنجیرە تەقینەوەی مۆمبای ساڵی 1993 کە زیاتر لە 250 کەس بوونا قوربانی، یان ڕووداوی دووهەمین تەقینەوە کە لە 11/7/2006 ڕوویدا کە ژمارەی قوربانیەکانی 200 کەسی تێپەڕاند. ئیسلام ئیدانەی هەمویان دەکات کە قەدەغە کراون هیچ پاساوێک نییە بۆ کوشتنی کەسێکی بێتاوان. لە زۆربەی جارەکان زۆربەی مسلمانان لە پای ڕازیکردنی دڵی وڵاتان و حکومەتەکان باسی هەموو کوشتنەکان و خوێنڕێژەکان ناکەن، بەڵام منوانیم بەڵکو بەردەوام دەبم و دەڵێم پێویستە لە سەرمان کە ئیدانەی کوشتنی هەزاران ئەفغانی لە ئەفغانستان بکەین و هەزاران عێراقی بێتاوان کە لە عێراق کوژران و هەزاران کەس لە گوگارات و هەزاران کەس لە فەڵەستین و لە لوبنان. ئێمە ناتوانین چاوپۆشی بکەین لە هەموو ئەمانە، چونکە ئەمانە ڕاستین بۆچی باسی لێوە نەکەین، لە چێ بترسین؟ هەموو شێوەکانی تیرۆر ژیانی بێتاوانەکان لەناو دەبن. دەبێت ئیدانە بکرێن، بکەرەکانی مسلمان بن یان نامسلمان. بەڵگەی تەواومان لە بەردەست نییە کە ڕووداوەکانی 9/11 یان 7/7 یان تەقینەوەی شەمەندەفەرەکان کە مسلمانان ئەنجامیان دابێت. تۆمەتبارکردنی مسلمانان تەنها گومانە، تەنانەت کاتێک کە ڕاستی ئەنجامدەری ئەم ڕووداوانەمان بۆ دەرکەوت کە مسلمانە یان نامسلمانە،
دەبێت خودی ڕووداوەکە ئیدانا بکرێت چونکە قەدەغا کراوە. ئێمە دەزانین کە زۆربەی ئاینەکان ناڵێن بڕۆ بێتاوانەکان بکوژە و تیرۆر ماڵ نییە بەسەر هیچ ئاینێک. لە ڕاستیدا کاتێک ورد دەبینەوە لە ڕێکخراوێک یان گروپێکی تیرۆریستی دەبینین کە تیرۆریستەکان خۆیان دەدەنا پاڵ ئاینەکان. کاتێک تێڕامان دەکەین بۆمان دەردەکەوێت کە سەر بە ئاینە جیاوازەکانن. تیرۆر هەیە مەسیحیە، تیرۆریستی کاتۆلیکی، تیرۆر هەیە جوولەکەیە، تیرۆر هەیە هیندۆسیە، تیرۆر هەیە موسڵمانە، تیرۆر هەیە بوذیە، تیرۆر هەیە سیخیە. ئەوان سەر بە ئاینە جۆرا و جۆرەکانن، بەڵام زۆربەی ئەم ئاینانە ئیدانەی کوشتنی بێتاوانەکان دەکەن. لە کاتی ئەنجامدانی ئامار سەرەڕای ئەوەی کە دەزانین ئاینەکان هانی کوشتنی بێتاوانەکان نادات، کاتێک لێکۆڵینەوە یان ئامار ئەنجام دەدەین بۆ ناسینی ئەو کەسانەی کە زیاترین ژمارەی قوربانیان کوشتووە، ئاینەکەیان چیە و سربەچە ئاینێکن. بۆمان دەردەکەوێت کە کەسی ژمارەیەک کە دەستی هەیە لە کوشتنی زۆرترین مرۆڤ پێتان وایە چێە؟ هیتلەرە کە تۆمەتبارە بە کوشتنی 6 ملیۆن جوولەکە بە شێوازێکی ناڕاستەوخۆ. ئەگەر ئامار ژمارەی کوژراوانی جەنگی جیهانی دووەم بکەین دەبینین 6 ملیۆن قوربانین. ئەو ژمارەیەکە کەواتە ئایا موسڵمان بوو نەخێر بەڵکو مەسیحی بوو. جۆزێف ستالین ژمارەی ئەوانەی کوشتونی بە 20 ملیۆن کەس دەخەمڵێندرێت و ژمارەی ئەو کەسانەی کە بووە هۆکاری مردنیان لە تاو برسێتی 14 ملیۆن و نیو کەس بوون. ئەگەر بڕۆین بۆ سین دەبینین کە ماوتسی تسۆنگ 14 تا 20 ملیۆن کەسی کوشت کە کەسێکی موسڵمان نەبوو. مێژوو پێمان دەڵێت کە مۆسۆلینی لە ئیتالیا 400,000 مرۆڤی کوشت لە خەڵکی بێتاوان و ئەو کەسەی کە شۆڕشێک بە ناویەوە ناونرا کە مەبەستمان ماکسیمیلیان ڕۆبسپێرە هەستا بە ئەشکەنجەدانی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی و زیاتر لە 200,000 کەس بەهۆی برسێتی و دەربەدەری بوونا قوربانی، جگە لەوەی 40,000 کەسی تری لە سێدارەدا. و دەزانین کە لە سەردەستی ئیمپراتۆر ئەشوکای لە یەک جەنگێکدا زیاتر لە 100,000 کەس بوونا قوربانی کە ئەویش جەنگی کالینجا بوو. ئایا ئەویش موسڵمان بوو؟ نەخێر بەڵکو هیندۆسی بوو. هەروەها سەدام حوسێن بەرپرسە لە کوشتنی نزیکەی 100,000 کەسی بێتاوان و ئابلوقەکەی جۆرج بۆش کە بووە هۆی مردنی زیاتر لە 9 ملیۆن کەس لە عێراقدا کە ژمارەیەکی زۆر لەو ڕێژە منداڵ بوون. لە ئەندەلوسیا ژمارەی ئەو کەسانەی کە محەممەد سوهارتوو کوشتنی دەخەمڵێندرێت بە نزیکەی 500,000 کەس، بەڵام ئەم ژمارەیە بەراورد ناکرێت بە قوربانیانی هیتلەر یان جۆزێف ستایل یان ماوسی تونگی. هەریەکە لەمانە بە تیرۆریستی موسڵمان دانانرێت و من هەرگیز ناڵێم کە ئەو تاوانبارانە پابەند بوون بە ئاینەکانیان، بەڵکو ئەوان باوەڕداری ڕاستەقینە نەبوون. دەنا هەرگیز بێتاوانیان نەدەکوشت. لەگەڵ ئەم هەموو ڕوودا و هێرشە تیرۆریستیانە دەبینین کە میدیای نێودەوڵەتی تەنها موسڵمانانی کردووەتە ئامانج و پێیان دەڵێن توندڕە و ئوسوڵی و تیرۆریست. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. با بزانین واتای وشەی ئوسوڵی چییە؟ ئوسوڵی کەسێکە شوێن بنەمای بابەتێکی دیاریکراو بکەوێت. بۆ نمونە ئەگەر کەسێک بیەوێت ببێت تا زانایەکی بەتوانە پێویستە بزانێت و شوێن ئوسوڵی زانستەکان بکەوێت و ئەگەر ئوسوڵی نەبێت لە بواری زانستەکان هەرگیز نابێت تا زانایەکی سەرکەوتوو. بەڵام بۆ ئەوەی ببێت تا زانایەکی نایابی بیرکاری پێویستە لەسەری کە شوێن ئوسوڵی بیرکاری بکەوێت و ڕاهێنانی لەسەر بکات. ئەگەر ئەمانەکات هەرگیز نابێت تا زانایەکی بەتوانە لە بیرکاریدا، نابێت حکمەکانی ئوسوڵی بدرێت بەسەر هەموو ئوسوڵیەکان لەبەر ئەوەی هەمویان یان چاکەکارن یان دڕندەن، بەڵکو دەبێت حکم بەسەر کەسەکە بدەین بە پشت بەستن بە بواری ئەو کەسەی تێیدا ئوسولیە. ئەگەر دزێکی ئوسولی هەبێت ئەرکەکەی دزیکردن بێت لە کەسانی تر، ئەوە نەهامەتیە بەسەر کۆمەلگاوە بە پێچەوانەشەوە. ئەگەر پزیشکێکی ئوسولی هەبێت جانی هەزاران کەس ڕزگار بکات، ئەوە سوودی هەبێت بۆ کۆمەلگا. بەم شێوەیە دەتوانیت حکم بدەیت لەسەر کەسەکان بە پشت بەستن بەو بوارەی کە تێیدا ئوسولیە. سەبارەت بەخۆم من موسڵمانێکی ئوسولیم و شانازی بەوەوە دەکەم لەبەر ئەوەی دەزانم و شوێنی دەکەوم و تێدەکۆشم لە ئەنجامدانی بنەماکان و ئوسولەکانی ئیسلام. من دڵنیام لە نەبوونی یەک ئەسڵ لە ئیسلامدا کە دژی مرۆڤایەتی بێت. ڕەنگە هەندێک ئوسول هەبن لە ئیسلامدا بۆ کەسانێکی ناموسڵمان بە دژی مرۆڤایەتی هەژمار بکرێن، بەڵام کاتێ توێژینەوە لەو ئەسڵە دەکرێت بە شێوەیەکی زانستی و لۆجیکیانە هیچ کەس نابینی ڕەخنەی لێ بگرێت.
و بەگەڕانەوەمان بۆ فەرهەنگی ویبیستەر بۆمان دەردەکەوێ کە وشەی ئوسولی کە بۆ یەکەم جاردانرا بۆ ئاماژەدان بوو بە کۆمەڵێک مەسیحی ئەوانەی کە دژی کەنیسا وەستانەوە لە ئەمریکا لە سەرەتای سەدەی 20م و ناویان لێنرا بە مەسیحی بڕۆستانتیان واتە ناڕازیەکان کەنیسا باوەڕی وابوو کە نامەی کتێبی پیرۆز لە لای خوداوە دابەزێنراوە بەڵام ئەو مەسیحیانە ناڕەزاییان نواند و ڕایان گەیاند بە تەنها نامەی کتێبی پیرۆز لەلایەن خوداوە نەهاتووە بەڵکو هەموو وشە و هەموو پیتێک لە کتابی پیرۆز لەلایەن خوداوە دابەزێنراوە و ئەگەر کەسێک توانی بیسەلمێنێت کە هەموو وشە و هەموو پیتێکی کتابی پیرۆز لەلایەن خوداوە دابەزێنراوە ئەوە ئەو کۆمەڵەیە کۆمەڵەیەکی باش دەبن بەڵام ئەگەر کەسێک توانی بیسەلمێنێت کە هەموو وشەیەک لە کتێبی پیرۆز لەلایەن خوداوە دانەبێزێنراوە ئەوە ئەو کۆمەڵەیە کۆمەڵەیەکی خراپن و باش نین و بەگەڕانەوە بۆ فەرهەنگی ئۆکسفۆرد دەبینین کە وشەی ئوسولی بەو کەسە دەوترێت کە پابەندە بە تەواوی بیر و باوەڕێک و بنەمایەکی کۆنی هەر ئاینێک بەڵام کاتێ دەگەڕێینەوە بۆ چاپە پخوتکراوەکەی فەرهەنگەکە دەبینین کە گۆڕانکاریەکانی سادە ڕوویداوە ئەویش پێناسەی کەسی ئوسولیە کە دەڵێت ئوسولی کەسێکە کە بە تەواوەتی پابەندە بە بیر و باوەڕێک و بنەمایەکی کۆنی هەر ئاینێک بە تایبەتی ئیسلام وشەی بە تایبەتی ئیسلام لە چاپە پخوتکراوەکەدا زیاد کراوە بۆیە تەنها بەناوهێنانی موسڵمان مرۆڤ بیر لەوە دەکاتەوە کە ئوسولی توندڕە و تیرۆریستە و زۆرێک لە موسڵمانان نقم دەبن لە بەرگریکردن لە خۆیان و دەڵێن من ئوسولی نیم من توندڕە و نیم بەڵام ڕای دەگەێنم کە من توندڕەوم لە ئامانەتەکەم توندڕەوم لە دادپەروەریم توندڕەوم لە نەرمونیانیم و توندڕەوم لە ئاشتەواییم و توندڕەوم لە میهرەبانیم دەبا کەسێک پێم بڵێت کەم و کوڕی چیە لە توندڕەوی لە دادپەروەری یان ئەمانەت یان نەرمونیانی یان میهرەبانی ناکرێت کەسێک بە شێوەیەکی ناتەواو یان نیوا و نیو دادپەروەر بێت ئەمە پێی ناوترێت دادپەروەری بەڵکو دەبێت لە دادپەروەریدا زۆر تون بێت و هیچ شتێک بە حەز و دڵی خۆی یان کەسێکی تر نەکات و بڕیاری لەسەر نەدات ئەمەیە کە قورئانی پیرۆز بانگەشەی بۆ دەکات کتێبەکەی ئێمە فەرموودەی خۆی مەزنا فەرمانمان پێدەکات کە بە تەواوەتی دادپەروەر بین ناکرێت دادوەرێک هەندێک جار دادپەروەر بێت و هەندێک جاری تر دادپەروەر نەبێت کەواتە هەڵەکە لەکوێدایە منیش دەمەوێت بپرسم لە هەر مرۆڤێک ئایا دەکرێت پێم بڵێیت کە توندڕەوی لە ئامانەت پارێزی هەڵەیە یان توندڕەوی لە دادپەروەری هەڵەیە یان توندڕەوی لە میهرەبانی هەڵەیە دەبێت توندڕە و بین بەڵام لە کاروباری چاکدا بۆیە کاتێک کەسێک بانگەشەی ئەوە دەکات کە توندڕەوە ئەوە واتە توندڕەوە لە دەستگرتن بە ڕێنماییەکانی ئیسلامەوە مرۆڤ موسڵمانێکی باش نابێت هەتاوەکو دەست نەگرێت بە ڕێنماییەکانی ئیسلامەوە دەزانم کە ئەم دەستەواژانە دەستکاری کراون و پێناسەکانیان لە گۆڕانکاری بەردەوامدان بەڵام پێویستە لەسەرمان کە بارودۆخەکان چاک بکەینەوە و مێزگردەکە هەڵجێڕینەوە و بە تەواوەتی شوێنی قورئانی پیرۆز بکەوین و بە توندی پێوەی پابەند بین خی گەورە لە ئاەتی 208 سوورەتی ئەلبەقەرە دەفەرموێت ادخلوا في السلم كافة واتە خۆتان بخەنە ژێر سایەی ئیسلامەوە و بە تەواوی پەیڕەوی بکەن ئەمڕۆ موسڵمانان بەوە ناسراون کە تیرۆریستن بەڵام سادەترین پێناسەی بۆ وشەی تیرۆریست ئەو کەسەیە کە دەبێتە هۆی تیرۆر و مەترسی بۆ نمونە کاتێک تاوانبارێک پۆلیسێک دەبینێت هەست بە ترس دەکات کەواتە پۆلیسەکە سەرچاوەی تیرۆرە سەبارەت بە تاوانبارەکە لەم ڕێڕەوەدا لەسەر ئەم ئەساسە بانگەشەی هەموو موسڵمانێک دەکەم داوای لێ دەکەم کە ببێتە سەرچاوەی تیرۆر ئەگەر وامان کرد ئیتر هەموو تاوانبارێک هەست بە ترس دەکات لە کاتی بینینی کەسێکی موسڵمان ئیتر هەموو خۆسەپێنێک هەست بە ترس دەکات کاتێک موسڵمان دەبینێت ئیتر هەموو دزێک هەست بە ترس دەکات کاتێک موسڵمان دەبینێت ئیتر هەموو کەسێکی دژ بە کۆمەلگا هەست بە ترس دەکات کاتێک کە موسڵمان دەبینێ ئەمەیە قورئان بانگەشەی بۆ دەکات لە سوورەتی ئەلئەنفال ئاەتی 60 کاتێک فەرمانمان پێدەکات کە دڵی دوژمنانی کۆمەلگا بترسێنین ئەو خەڵکانەی کە بێتاوانەکان دەکوژن و ئەوانەی دژی مرۆڤایەتین قورئان دەفەرمێت دڵەکانیان بترسێنن وانیشان دەدرێت کەواتای بەربڵاوی وشەی تیرۆر بریتیا لە ترساندنی خەڵکانی بێتاوان لەم ڕێڕەوەدا موسڵمان بۆی نییە هەرگیز هیچ مرۆڤێکی بێتاوان بترسێنێت ئەمە قەدەغە کراوە لە ئیسلامدا لە دنیادا هەمیشە بۆ کەسانێک کە چالاکی و کارێک ئەنجام دەدەن دوو ناو و دوو سیفەتی جیاوازیان پێوە دەکرێت
لە 60 ساڵی ڕابردوو کاتێک هیند ملکەتی دەسەڵاتی بەریتانی بوو زۆرێک لەو هیندیانە کە دەجەنگان لە پێناو ئازادکردنی خاکەکانیاندا لەلایەن بەریتانیەکانەوە بە تیرۆریست ناوزەند دەکران بۆیە ئەگەر لە چاو لە ژێر پەردەی بەریتانیەکانەوە سەیری ئەو کۆمەڵە خەڵکانە بکەین ئەوە دەبێت هاوڕابین لەگەڵیان کە ئەوانەی بۆ ئازادکردنی خاچی وڵاتەکەیان تێدەکۆشن تیرۆریستن لە بەرامبەردا هیندیەکان دەجەنگان بۆ ڕزگارکردنەوەی خاکەکەیان لەدەست بەریتانیەکان چونکە پێیان وابوو کە بەریتانیەکان داگیرکارن و خاکەکەیان داگیر کردوون و بۆیان نییە حکمی هیند بکەن بۆیە ئەگەر لە چاو لە تێڕوانینی هیندیەکانی شەوا سەیر بکەین ئەوە دەبێت پێمان وابێت کە ئەو هیندیانە کە بەریتانیەکان بە تیرۆریستیان دەزانن نیشتیمان پەروەرن و بەرگری لە ئازادی دەکەن و لە پێناو وڵاتیان دەجەنگن ئێستا ئێمە باوەڕ بەکەم لەم دوو تێڕوانینە بکەین باوەڕ بە بەریتانیەکان بکەین و بە تیرۆریستیان بزانین ئایا هاوڕابین لەگەڵیان نەخێر هەرگیز تەنها بەوتی بەریتانی و ئەمریکیەکان ئەوە ناگەێنێت کە باوەڕیان پێ بکەین بەڵکو دەبێت دادپەروەر بین ئەوانە کەسانێکن نیشتیمان پەروەر بوون دەجەنگان لە پێناو ئازادی خاک و گەلەکەیان بۆیە پێویستە لەسرت پێش بڕیاردان بەسەر هەر کەسێک هەوڵ بدەیت هۆکاری خەباتکردنەکەی بزانیت چەندین نمونەمان هەیە لە مێژووی جیهان بەڵام ناتوانین بە وردی هەمویان ئاماژە پێ بدەین لەم نووسراوەدا بۆیە تەنها یەک نمونەتان وە بیر دەهێنمەوە سەبارەت بە شۆڕشی ئەمریکی کە لە سەدەی 19 ڕوویدا ئایا دەزانیت کە لە کاتی شۆڕشی ئەمریکی ساڵی 1975 چەندین جەنگاوەری ئەمریکی پەیدابوون بۆ بەدیهێنانی ئازادی کاتێک بەریتانیا حکمی ئەمریکای دەکرد حکوومەتی بەریتانی پێی دەوتن تیرۆریستەکان بەڵام ئەوانە لە پێناو ئازادی دەجەنگان ئیدی بۆ تیرۆریستن لەسەروی هەمویانەوە بنجامین فرانکلین و جۆرج واشنتۆن حکوومەتی بەریتانیا ئەو کەسانەی بە تیرۆریستی ژمارە یەک دادەنا و جۆرج واشنتۆن پێی دەوترا تیرۆریستی ژمارە یەک بەڵام دواتر بوو بە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەرنج بدەن ئەو کەسەی کە دوێنێ تیرۆریستی ژمارە یەک بوو ئەمڕۆ بووە بە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەروەها بوو بە باوکی ڕۆحی سەرجەم سەرۆکەکانی دواتری ئەمریکا لەوانەش جۆرج بۆش ئەگەر کتێبی پیرۆز بخوێنیتەوە دەبینیت باسی کوشتن دەکات ئەگەر سەفەری عەدەد بخوێنیتەوە ئیصحاحی 31 ژمارە 1 19 و سەفەری خوروج ئیصحاحی 22 ژمارە 18 20 و سەفەری خوروج ئیصحاحی 32 ژمارە 27 27 ومسيح عيسى سلامي خداي لبيت خدي خوي لإنزيلي لوقا إصحاحي 22 جمارة 36 وتيشم شيركا ببو برو بزنگا بالێرەدا بەسەرهاتێکی خۆمتان بۆ بجێڕمەوە لە کاتی یەکێک لە گەشتەکانماندا لە کاتی گەیشتنم بە وڵاتێک کە بڕیار وابوو بانگەوازی تێدا بکەم بانگ هێشت کرام بۆ کۆبوونەوەی هەندێک لە ئەفسەرانی گومرگ 80 ئەفسەر بوون و دەستیان کرد بە پرسیار لە دوای پرسیار دەیان کرد ئیتر من پەیوەندیم کرد بەو کەسەی میوانداری دەکردم دەست بەجێ و پێم ڕاگەیان کە دڵەڕاوچێنەیگرێت من کەمێک دوا دەکەوم چونکە خەریکی بانگەوازم من سەفەری زۆر وڵات دەکەم بۆ بانگەوازی و سەردانی ئوسترالیا و بەریتانیام کردووە چەند جارێک من دەزانم زۆرێک لەو هاوڕێیانم کە بانگەواز دەکەن تووشی گرتن و لێکۆڵینەوە دەبنەوە مەبەستم لە هاوڕێیانم نییە لە مۆمبای بەڵکو باسی ئەو بانگەوازکارە نێودەوڵەتیانە دەکەم کە زۆر سەفەر دەکەن تیایاندا دووچاری دەست بەسەرداگرتن و ڕاوەدونان کراون بەڵام بە فەزلی خوددا من دەست بەسەر نەکرام یان ڕاو نەنرام هەتا ئێستا من لەو گەشتانمدا چەند کات ژمێرێک بە بانگەوازەوە بەسەر دەبەم من بە هەلی دەزانم و دڵخۆشم بە قۆستنەوەی ئەو کاتانە بۆ بانگەوازی خەڵکی گرنگ ئەوەیە من کەڵک لە کتێبە پیرۆزەکانیان وەردەگرم بۆ شوێنکەوتنی قورئان و ڕێنماییەکانی ناوی لە سوورەتی ئالی عیمران ئایەتی ژمارە 84 دا خوددا دەفەرموێت قل آمنا بالله وما أنزل علينا وما أنزل على إبراهيم وإسماعيل وإسحاق ويعقوب والأسباط وما أوتي موسى وعيسى والنبيون من ربهم لا نفرق بين أحد منهم ونحن له مسلمون
واتە وەرن بەدەم بانگەواز و بەرنامەکەیەوە وەکە هاوبەش و هاوسەنگ لە نێوان ئێمەش و ئێوەشدا کاتێک دەگەی بە وشەی هاوبەش هەموو کێشەکان چارەسەر دەکات. کۆڕەکەی ئەمڕۆ بڕیاروا بوو پێش زیاتر لە مانگێک ئەنجام بدرایە، بەڵام ناچار بووم لە لەندەن بم، بۆیە ئەم کۆڕە دواخرا. کاتێ گەیشتم لە کاتژمێر 8 تا 10 بوو پەیوەندێکی تەلەفۆنیم بۆ هات لە هاوسەرەکەمەوە. وتی زاکیر تۆ لەیکوێیت؟ لێم پرسی بۆچی؟ وتی تۆ لە دەرەوەی فڕۆکە خانەیت. وتم چی ڕووی داوە؟ پێی ڕاگەیاندم کە هەواڵی دەستگیرکردنی 21 موسڵمانی بیستووە کە پلانی تەقانەوەی بۆمبیاندا ڕشتووە. بەڵام سوپاس بۆخوا من لەگەڵ 12 هاوڕێ و کامێرامانم توانیم کۆڕەکە بە سەرکەوتووی لە بێرمینگهام پێشکەش بکەم و سەرکەوتوو بوو. لە ڕۆژی دواتر لەگەڵ هاوڕێکانم چوین بۆ تۆمارکردنی چەند گرتەیەک، بۆیە چوین بۆ یەکێک لە گۆڕستانی جوولەکەکان و سەرقاڵی تۆمارکردن بووین و تۆمارمان دەکرد و خەریکی هیچ کارێکی تیرۆریستی نەبووین، تەنها بۆ ئەوەی هەندێک تۆماری شارەکە بگرین. 2 کاتژمێرمان بەسەر برد لە گۆڕستانی جوولەکەکان. دواتر ڕوومان کردا یەکێک لە کەنیسەکان و وێنەمان تێدا گرت. دواتر نانی بەیانیمان خوارد و دوای نیوەڕۆ گەڕاینەوە بۆ ئۆتێلەکە. دواتر زانیمان کە پۆلیسی بێرمینگهام هەوڵ دەدات شوێنی ئێمە دیاری بکات و دەستگیرمان بکات. ڕەنگە یەکێک لە ڕێبواران تێپەڕ بوو بێت بەلای گۆڕستانەکەدا و سکاڵای لەسەر نووسی بێتین. پۆلیس دەگەڕا بە شوێن 8 تیرۆریستی ڕیشنی کڵاو بەسەر چێن ئەوانە و ژمارەی ئۆتۆمبیلەکەیان گرتبوو پەیوەندیان کرد بە کۆمپانیای تەمین و هەوڵیاندا شوێنەکەمان دیاری بکەن تاوەکو ئێمەیان دۆزیەوە کاتێک لە ئۆتێلەکە بووین. بەڵام خۆشبەختانە کاتێ بە دوواداچوون دەکرا پۆلیس لەگەڵ ئەو کەسا قسەی کردبوو کە نانی بەیانی لەگەڵ خواردبووم. سیاسێکی موسڵمانی زۆر بەناوبانگ بوو. کاتێک سەرۆکی پۆلیسی ئەو ناوچەیە قسەی لەگەڵ پیاوەکە کردبوو پێی ڕاگەیاندبوو کە بە دوای ئەو تیرۆریستانە دەگەڕێن. وەڵامی دابوویەوە و بە ئەفسەرەکەی وتبوو ئەم قسە نامەنتیقیانە چیە تۆ دەیکەیت؟ بیرت نایەت پێش 2 مانگ تۆمارێکی ڤیدیۆیم پێدای؟ ئەفسەرەکە وتی بەڵێ بیرما. پاشان سیاسیەکە پێی وتبوو ئەوە ئەو پیاوەیە کە ناوی دکتۆر زاکیر نایکە. وتبووی بەڵێ. پاشان ئەفسەرەکە وتبووی تەواو کێشەکەمان چارەسەر کرد، چیتر پێویست ناکات گومان لەو گەشتیارانە بکەین و کۆتایی هاتبوو بە کێشەکە سوپاس بۆ خوددا. یەکێک لە ڕێبواران گومانی لێمان هەبوو چونکە ڕیشن بووین. پێی وابووە ڕیش مەترسیدارە، ڕیش و کڵاو هێمای مەترسیداریە. پێویستە لەسەرمان وەکو موسڵمان نەترسین و حەق بڵێین بەڵام بەدانایی. دەبێت ئاگادار بین. خوای گەورە لە سوورەتی ئەنەحل لە ئاەتی ژمارە 25 دا دەفەرمێ ئودعوا إلى سبيل ربك بالحكمة والموعظة، واتە بانگەوازی بکە بۆ لای بەرنامە و ڕێبازی پەروەردگارت بە حکمت و دانایی و گفتوگۆ و مجادەلە بە جوانترین شێوە. کاتێک قسە دەکەین دەبێت بە داناییەوە قسە بکەین. دوای ئەم باسا دەتوانین درک بەوە بکەین کە تیرۆر ماڵا بەسەر چێوە. بە پێی تێڕوانینی من تیرۆر ماڵا بەسەر سیاسیەکانەوە. بە پشت بەستنم بە ئامارەکان و تێگەیشتنم لێیان. تیرۆر ماڵا بەسەر سیاسیەکانەوە، چ لە ویلایەتەیە گرتووەکان بن یان لە بەریتانیا یان لە هیند. ئەو ماڵا بەسەر سیاسیەکانەوە. دەبێت تێبگەین لەوەی هۆکاری تیرۆر چییە. بۆ ئەوەی بتوانین تیرۆر لەناو ببین ئەوە یەکەم شت دەبێت لەوە بگەین کە هۆکاری سەرەکی بۆ تیرۆر چییە. من وەکو پزیشکێک باوەڕم بە بنەبڕکردنی نیشانەکانی نەخۆشی نییە، بەڵکو باوەڕم هەیە بە هەوڵدان بۆ کوشتنی ئەو میکرۆبەی سەرچاوەی نیشانەکەیە. ئەوە باشترین چارەسەرە. ئەی هۆکاری تیرۆر چییە؟ زاناکان دەڵێن هۆکاری تیرۆر بریتیا لە ستەم. کاتێک کۆمەڵێکی دیاریکراو دەکەونە ژێر ستەم، کاتێک ستەم ئەنجام دەدرێت دژی توێژێک و کۆمەڵێک لە خەڵکی، ئەوە پەنادەبەنا بەر تۆڵە سنەوە. ئەمە تەنها هۆکاری تیرۆرە. چ باسی تەقینەوەی دوو تاوەرە بازرگانیەکەی نیویۆرک بکەین، یان تەقینەوەکانی 7 بکەین لە لەندەن، یان زنجیرە تەقینەوەکانی مۆمبای لە ساڵی 1993، یان هەزاران کوژرا و لە ئەفغانستان و عێراق و جوجارات و بۆسنە و فەڵەستین و لوبنان. بۆمان دەردەکەوێت کە هۆکارە سەرەکیەکەی سیاسەت و سیاسیەکانن. کاتێک گەیشتمە بەریتانیا پرسیارم لە خۆم کرد دەربارەی دەست بەسەرگرتنی 21 گەنجی موسڵمانی ئەو وڵاتە. حکومەت ڕایگەیاند کە چەند مانگێکە چاودێریان دەکات لە کاتێکدا ناسراوانی ئەو کەسە لاوانە پێیان ڕاگەیاندم کە مەحاڵە دەستیان دابێتە کاروباری لەو چەشنە. لەوە دەگەین کە سیاسیەکان چاوەڕێی کاتی گونجاو دەکەن بۆ نانەوەی ورەور بەو هەواڵانە لە میدیاکانەوە.
لەو ماوەیەدا ئیسرائیل هێرشی دەکردە سەر لوبنان و هەزاران لوبنانی دووچاری کوشتن بوونەوە. بڵاوبوونەوەی هەواڵی ئەو کۆمەڵکوژەی ئیسرائیل بووە هۆی ئازاردانی بەریتانیەکان و لە ئەنجامدا پێویستیان بە ئامرازێکی هەڵخەڵەتاندن هەبوو بۆ شاردنەوەی ئەو ڕەشە کوژەی ئیسرائیل لە میدیاکانەوە. ئەویش دەست بە سەرداگرتنی 21 موسڵمان بوو کەوا دەیانویست هێڵێکی ئاسمانی بتەقێننەوە. ئەم هەواڵە وای کرد کە خەڵکی بێ ئاگا بێت لە کوشتنی هەزارەها لوبنانی. هەمان سیناریۆش ڕوودەدات لە هیند و کارجیل. لەگەڵ سەرهەڵدانی هەر کێشەیەک سیاسیەکان دۆسیەی پارێزگاری کارجیل و دوژمنی پاکستانی دەوروژێنن. بەڕاستی ئامرازی هەڵخەڵەتاندنە. ئەوە سیاسەتە، چ لە ئەمریکا بێت یان لە بەریتانیا بێت چ لە هیند بێت. سیاسیەکان هۆکاری سەرەچین. دەزانین کە هیند پێش زیاتر لە 600 ساڵ لەژێر دەسەڵاتی حکومی بەریتانیا بوو کە سیاسەتی فەرقت تستی جێبەجێ دەکرد. زیاتر لە 50 ساڵە هیند ڕزگاری بووە لە بەریتانیا. بەریتانیەکان ڕۆیشتن بەڵام بەداخەوە سیاسەتەکەی خۆیانیان بەجێهێشت. لە دوای خۆیان پیاوانی سیاسەتمەداری هیندی ئەم ڕێسایانەیان جێبەجێ کرد. فەرق تەسەد بۆ گەرانتیکردنی دەنگدەران و پاڵپشتیوانانیان. ئامارەکان پێمان ڕادەگەێنن کە ئەو وڵاتەی کە گەورەترین ژمارەی کردەوەکان و ئاژاوەجێڕیەکانی دەگرێتە خۆی هیندە. ئەگەر ڕۆژانە کاری ئاژاوەجێڕی تایەفەگەری تێدا ڕوونەدات ئەوە بەلایانی کەمەوە هەفتەی جارێک ڕوودەدات. ئەم وڵاتە مەزنە چەندین ئاین دەگرێتە خۆی. بە گەورەترین ڕێژەی کاریگەری شوێنی تایفەگەری ناوی دەرکردووە. هۆکاری سەرەکی ئەمەش پیاوانی سیاسەت مەدارن بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ بۆ گەرانتیکردنی دەنگ و لایەنگرانیان لە پێناو دەسەڵات لە پێناو شۆڕش. ئەو کارانە دادەڕێژن. دەنا بە سروشتی خۆم دیدار دەسازێنم لەگەڵ ناموسڵمانەکان. وەک پیشەی خۆم توێژەری ئاینەکان بۆ بەراوردکردن چاوم دەکەوێت بە جۆرەها مرۆڤ. کەسی هیندی ئاسایی چ هیندۆسی بێت یان موسڵمان بێت ئارەزووی هەیە لەگەڵ ئەوانی تر ژیان بباتە سەر لە کۆچیدا. ئارەزووی ئەوەی هەیە کە بژی لەگەڵ کەسانی تر لە ئاشتیدا. ڕەنگە جیاواز بێت لەگەڵ یەکتر بەڵام نامانەوێت بجەنجین. بەڵام ئەو سیاسەتمەدارانە ئەوانن کار دەکەن لەسەر ڕواندنی قین لە نێوان شوێن کەوتوانی ئاینە جیاوازەکان لە پێناو بەردەوامی خۆیان. وەک دەبینن هەتا ئێستاش سیاسەتمەداران هۆکاری زۆربەی کارە جێرە شێوێنەکانن، چ بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان چ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ. سەبارەت بە فێڵی سیاسەت ئاگادارین کە چەند ساڵێک ڕوویدا. ئەویش دۆسیەی مزگەوتەکەی بابری و پەرزگای جانان بوهومیە. دەزانن دۆسیەی مزگەوتی بابری و پەرزگای ڕامچیا جانان بوهومی لە شاری ئەیودیا. دەمەوێت ژمارە موسڵمانان و هیندۆسیەکان بزانم کە دۆسیەی مزگەوتی بابری و پەرزگای ڕامیان بیستووە پێش ئەوەی سیاسیەکان کارەکە بگوازنەوە بۆ ئامرازەکانی دەستکاریکردن. چێ لە ئێمە ئەمەی دەزانی ئەو کات مزگەوتی بابریم نەبیست بوو. کاتێک لە هەر هیندۆسیەکی ئاسایی دەبیستم دەبینم کە هیچی لەسەر دۆسیەکە نەبیستووە. تەنها دوای ئەوەی کە پیاوانی سیاسەت دۆسیەکەیان بە سیاسی کرد بۆ ئەوەی بازرگانی پێوە بکەن. خەڵکی بەکارەکەی زانی. دەزانین کە ویستیان ڕێپێوان بکەن لە 6/12/1992 لەو شوێنە دادگای باڵا بەڕوونی ڕایگەیاند هەموو ڕێپێوانێک ڕەت دەکاتەوە لە نزیک شوێنی ململانێکە. بەڵام هەندێک پیاوانی سیاسی دەستکاری دۆسیەی مزگەوتی بابری و پەرزگای ڕامیان کرد و ویستیان ڕێپێوان ئەنجام بدەن تا لە 6/12 دادگا پشتگیری کردن لە ئەنجامدانی ڕێپێوان. لە توانایان هەبوو کە گرتبوونەوەکە بە ئاسایی کۆتایی پێبهێنن بە ئاسانی. بەڵام بیریان کردەوە ئەگەر بوەستین ڕەنگە دەنگەکانمان بدۆڕێنین. بۆیە وازیان هێنا ڕێپێوانەکە ڕووبدات. ڕێپێوانەکە ڕوویدا و ڕایانگەیاند کە هەزاران کەس ڕێپێوان دەکەن بە شێوەیەکی هێمنانە. بەڵام لە ئەنجامدا مزگەوتی بابری ڕووخێندرا بە شێوەیەکی هێمنانە. وەک دەزانن چەندین کەناڵی ئاسمانی هەبوون. یەکێک لە ڕێپێوانەکانیان ڕاستەوخۆ پەخش دەکرد و دەزانن کە بە جەنگ و شەڕ چۆن ئەو مزگەوتە ڕووخێنرا. پرۆسەکە پلان بۆ داڕێژراو بوو. پێشتر بۆمبیان چاندبوو کارەکە زۆر ڕوون بوو. پێویستی بە شارەزاییەکی سەربازی نەبوو بۆ لێکدانەوە و لێکۆڵینەوە لە ڕووداوەکان. بەڵکو کارەکە زۆر ڕوون بوو. بۆمبی چێندراو هەبوو کە بوونە هۆی داڕمانی بیناکە. ئایا دەچێتە عەقڵەوە بڵێیت کە گوایە بەدار و شەڕ ئەو بینایە ڕووخە؟ ڕەنگە جۆرج بۆش ئەم ڕووداوەی بینی بێت لە 6/12/1992 بەڵێ ئابە و شێوەیە کارێکی شاراوەی کرد لە پشت تەقینەوەکانی 11 سپتێمبەر.
کات ڕێگا نادات کە باسی چۆنیەتی ئەنجامدانی کارە شاراوەکانی بکەم. هەر خۆی کۆڕێکی پێویستە بۆ باسکردنی دەستە شاراوەکانی پشت ڕووداوەکانی 11 سپتێمبەر. ڕەنگە چەندین ئەمریکی باسی ڕووداوی مزگەوتەکەی هیندیان کردبێت و سەیریان کردبێت و بیرۆکەیان لێوەرگرت بێت و لە نیویۆرک جێبەجێیان کردبێت. چی ڕوویدا لە دوای ئەوە کارەکە بوو بە شۆڕش، کردەوەی ئاژاوەجێڕی لە تەواوی هیند ڕوویدا، دەیان و هەزاران خەڵک کوژران و زۆربەیان موسڵمان بوون. کێلۆمە کراوە لەسەری. پیاوانی سیاسی هیندیە بەستە زمانەکانیان هەندا بۆ ئەوەی بجەنجێن و پشتیوانانی ئاینەکانی تر بکوژن. خەڵکی بەستە زمانیان هەندا و ڕوژاندیان و ئەوەی زویستیان کردیان. وەک دەزانین کە مۆمبای یەکێکە لەو شارانەی کە کاریگەر بوو بەوەی کە ڕوویدا. کارە جێرە شێوێنیەکانی مۆمبای لە دوای دابەشبوونەکەی خراپترین کاری جێرە شێوێنی بوو لە مێژوویدا. تەنانەت ژمارەی کوژراوانی دابەشبوونی مۆمبای زۆر کەمتر بوو لە ژمارەی کوژراوانی ڕووداوە ئاژاوەجێڕەکانی دێسێمبەری 1992 و یەنایەری 1993. گەر پۆلیس بیویستبایە دەیتوانی بە ئاسانی جێرە شێوێنەکان ڕابگرێت. زۆر بە ئاسانی بە هاوکاری هێزایە دەگەکان یان هێزی سەربازی لە توانایاندا هەبوو بە ئاسانی کۆنتڕۆلی بارودۆخەکە بکەن. بەڵام نەدەجوڵان هەندێکیان تەنها سەیریان دەکرد. هەندێکیان باش بوون و هەوڵیاندا جێرە شێوێنیەکان ڕابگرن، بەڵام کەمبوون زۆرینە لە دوورەوە دەیڕوانی. تەنانەت هەندێکیان بەشدار بوون لە کارەکە. من دەزانم کە تەنانەت لەو کاتەدا پۆلیسەکانیش ملکەت و کۆنتڕۆلی پیاوانی سیاست بوون. بۆیە پۆلیس ئارەزووی هەڵوێستی هەبوو پیاوانی سیاست دەستێوەردانیان دەکرد و ڕێگر دەبوون. بۆیە لە هەموو حاڵەتێکدا ئەو سیاسیانە لۆمەکراون و ئەوان تاوان بارن. دواتر حکومەت لێژنەیەکی دادوەری پێکهێنا بۆ هێمنکردنەوە کەمینەکان. شری کریشنا یان دەستنیشان کرد وەک دادوەر. لێژنەکەش ناونرا شری کریشنا. ئێمەش دەزانین کە شری کریشنای دادوەر هێشتا هیندۆسیەکی پابەندە، بەڵام لە هەمان کاتدا دادوەرێکی دادپەروەر. بە تەواوەتی دادوەرێکی بێوەی و ناکەوێتە ژێر کاریگەری هەڵوێستی دەسەڵات. لەگەڵ ئەوەشدا چەند ساڵێکی پێچوو لە دوای شیکاریکردنی هەموو چۆنیەتەکانی دۆسیەکە قسەی لەگەڵ پیاوانی سیاست و پۆلیس کرد. خودی خۆی سەردانی 26 بنکەی پۆلیسی کرد. راپۆرتەکانیشی کردەوە و چاوی کەوت بە ئەفسەرانی پۆلیس و بە گەورە و بچووچیانەوە. چاوی کەوت بە قوربانیەکان و قسەی بۆ ڕاگەیاندن و میدیاکان کرد. لە دوای هەموو ئەم لێکۆڵینەوە چڕانە لێژنەکەی شاری کریشنا ئیدانەیەکی توندی ڕووداوەکانی و چەند پێشنیارێکی پێشکەش کرد دەربارەی چۆنیەتی ڕاگررتنی ئەم جۆرە کردەوە ئاژەوە جێڕیانە. کاتێک راپۆرتەکەی پێشکەش کرد حکوومەت وتی ئەوەی تێپەڕ بوو مرد، چونکە باش دەزانێت کە جێبەجێکردنی پێشنیارەکانی وا دەکات کە پشتیوانانی لەدەست بدات. بۆیە ئەو کات بۆ هێمنکردنەوە کەمینەکان حکومەت لێژنەگەلێکی پێکهێنا کە ئەمەش تەنها فێڵێکی درێژە پێدراوە بۆ ونکردنی ڕاستی ڕووداوەکان لە کاتێکدا کە هیندیا بێتاوانەکان بە تایبەتیش موسڵمانەکان باوەڕیان بە نەزاهەی سیستەمی دادپەروەری هەیە لە هیند. ئەگەر پیاوانی سیاسی خیانەتمان لێ بکەن، ئەگەر نیشتیمانیانمان و ئەوانی تر خیانەتمان لێ بکەن، ئەگەر پیاوانی پۆلیس خیانەتمان لێ بکەن لە وڵاتە، ئەوە باوەڕمان هەردەمێنێت بە سیستەمی دادوەری. دەرکەوت کە ئەوانەی دەستگیر کراون زۆربەیان بێتاوان و لە کۆتاییدا ئازاد کران، بەڵام ئەو زیانەی بەریان کەوت ناتوانرێت پوچەڵ بکرێتەوە. دواتر پاش 2 مانگ لە 12 سێ 1993 زنجیرەیەک تەقینەوە کە 13 دانەبوون لە مۆمبای ڕوویاندا. ئەنجامەکەی کوژرانی زیاتر لە 250 نیشتیمانی مۆمبایی بێتاوان بوو. زیاتر لە 250 مرۆڤی بێتاوان کوژران، زیاتر لە 700 کەس پێوە بوون. ئۆپۆزیسیۆن ڕایگەیان کە پلانێکی داڕێژراو بووە دەرحەق بەو، بەڵام شری کریشنای دادوەر ئەمەی ڕەت کردەوە، ڕوونی کردەوە کە پرۆسەیەکی تۆڵەسەدنەوە بووە بەهۆی کوژرانی زیاتر لە 1500 موسڵمانی بێتاوان لە کردەوە جێرە شێوێنەکانی مۆمبای لە 12 ساڵی 1992 و 1 ساڵی 1993. دەسەڵات و پۆلیسیش ڕایان گەیاند کە کۆمەڵەیەکی موسڵمانی تاوانکار بە هاوکاری کەسانی تر ئەنجامیان داوە، بەم شێوەیە تەقینەوەکان ئەنجام دران، بەڵام هەمووان هاوڕابوون لەگەڵ پشکنەرەی پۆلیس لەسەر ئەوەی کە پرۆسەی تۆڵەسەندنەوە بووە لە ئەنجامی ئەوەی لە مۆمبای ڕوویدا. دەزانین کە ڕاستەوخۆ لە دوای ڕووداوەکانی ئاژاوەجێڕیەکەی 12 1992 یەکی 1993 چەندە قوڕس بوو هاتوچۆکردنی موسڵمانان لە ڕێگاوبانەکان،
گەشتکردن بە شەمەندەفەر یان سواربوونی ئۆتۆمبیل بۆ شوێنی کار خۆدانە بەرمەترسی بوو لە ناوچەیەک کە موسڵمانی تێدا نەبوایە مسلمانان دووچاری ڕق و سوکایەتی بوونەوە پاشان دۆخەکە بە تەواوی گۆڕا لە دوای تەقینەوەکانی 12/1993 لەگەڵ ئەوەی زۆربەی مسلمانان دەزانن کە کوشتنی بێتاوانەکان حەرامە بەڵام هەستیان بە ئاسوودەیی ناخۆ و ڕەزامەندی کرد لە ئەنجامدەرانی ئەو تەقینەوانە لە ئیسلامدا دوو هەڵە بە ئاراستەی ڕازدا ناڕۆن ئیسلام بەڕاستی ئیدانەی ئەم کردەوەیە دەکات کوشتنی بێتاوانان دەبێت ئیدانە بکرێت نابێت کەسێکی بێتاوان بکوژیت گەر هات و کەسێکی تر ستەمی لێ کردبێتیت نابێت کە کەسێک بکوژیت کە تێوە نەگڵا بێت تەنها لەبەر ئەوەی سەر بە تایفەکەیە ئیسلام ئەمەی حەرام کردووە بکەرەکەی هەر کەسێک بێت موسڵمان بێت یان ناموسڵمان چ 250 بێتاوانی کوشت بێت لە 12/1993 ئیسلام ئیدانەی دەکات زۆربەی مسلمانان دەزانن کە کوشتنی بێتاوانان حەرامە حەرام کراوە بەڵام هەست بە ئاسوودەیی ناوخۆیی دەکەن بەڵام ناکرێت ئامرازی ڕێگە پێدراو بەکار بهێنرێت بۆ بەدیهێنانی ئامانجێکی ڕێگە پێدراو ناتوانیت ئیسلام ڕێگە نادات بە بەکارهێنانی ئامرازی ڕێگە پێنەدراو بۆ بەدەستهێنانی ئامانجێکی ڕێگە پێدراو هیچ پاساوێک نییە بۆ ئەوە دەزانین کە مسلمانان ڕوبەرووی تەنگەسەری و ئەشکەنجە و کوشتن دەبنەوە بەڵام ئەمە کوشتنی بێتاوانان ڕێگە پێدراو ناکات بیر لە خێزانەکانی ئەو 250 کوژراوە بکەنەوە کاتێک دەزانن کە مسلمانان کوڕەکانی ئەوانیان کوشتووە دەپرسن ئەمە چ ئاینێکە قوربانیانمان چه هەڵەیەکیان ئەنجامدا ئایا ئازاریاندان ئەگەر ئەو کەسە دەستگیر بکەیت و بیخەیتە بەردادگا تاوانەکە چسپی بەسەریەوە دواتر سزاددا ئەوە کێشە نییە هەموو ئاینەکان ڕێگا بەوە دەدەن بەڵام بێتاوانەکان ئەوانەی دەکوژرێن لە شەقامەکان چیان لێ کردیت بڕوانە ئەوانە دەبنە دوژمنی هەمیشەیی ئیسلام لە کاتێکدا بەڕاستی ئیسلام ڕێگری دەکات لە کوشتنی هەر بێتاوانێک بەڵکو ئیدانەی دەکات پاش تێبینیکردنمان بۆ ئاراستەی ڕێکردنی ڕووداوەکان چێلۆمەکراوە لەسەری دەزانین کە خۆپاراستن لە چارەسەر چاکترە چێ بەرپرسە کاتێک زنجیرەی ڕووداوەکان دەبینین دەزانین کە ئۆپۆزیسیۆنی سیاسی یان پیاوانی سیاسی لە ئۆپۆزیسیۆن دۆسیەی مزگەوتی بابری و پەرزگای ڕامجانامی بوهومیان بەکار نەهێنایە وەک ئامرازێک بۆ یاری سیاسی ئەوا تەقینەوەکانی 1993 مۆمبای ڕویان نەدەدا هەروەها سیاسیە دەسەڵەتدارەکان لە توانایاندا هەبوو کە بە ئاسانی ڕێگە لە خۆپیشاندانەکانیان بگرن دەیانتوانی ڕێگری بکەن لە ڕووخاندنی مزگەوتی بابری بە ئاسانی حکمی دادگای باڵایان لە ڕکێفدا بوو و هێزی سەربازی پۆلیسیان هەبوو بەڵام ترسان لەوەی بیکەن و دەنگ و پشتیوانیان لەدەست بدەن وازیان لە گەندەڵی هێنا بۆ ئەوەی بڵاو ببێتەوە واتە پیاوانی سیاسەتی دەسەڵاتداران بەرپرسی دووەم بوون لەوەی ڕوویدا بەرپرسی سێیەم هیندیە بەستە زمانەکان بوون ئەوانەی ڕێگەیان بە سیاسیەکاندا کە هانیان بدەن لە دژی کەمینەکان بەڕادەیەک کە هەستان بە کوشتنی 1000 مسلمانی بێتاوان ئەوانیش بەرپرسن هەروەها بەڵام بەستە زمانن بەرپرسی سێیەم پۆلیسە پۆلیس بە ئاسانی دەیتوانی کردەوە جێرە شێوێنەکان بوەستێنێت لە مۆمبای یان لە هەر شوێنێکی هیند بوایە بە ئاسانی مەدەنیە ئاساییەکان مەشقی سەربازیان پێنەکراوە و ناتوانن ڕوبەڕووی پۆلیس ببنەوە ئاسانە لەسەر پۆلیسی هەر شارێک بە تایبەتی مۆمبای کە کردەوەی جێرە شێوێنی ڕابگرێت زۆر ئاسانە لە کاتێکدا ڕاگررتنی کردەوەی تیرۆریستی قورسە دواتر باسی ئەوە دەکەم بەڵام کردەوەی جێرە شێوێنی ئاسانە زۆر ئاسانە بەڵام پۆلیس هیچ شتێکی نەکرد هەندێکیان دەترسان کەمینەیەک لە پیاوانی پۆلیس جوڵەیان کرد و هاوکاری قوربانیەکانیان کرد بەڵام زۆرینە تەنها بە بێدەنجی سەیریان دەکرد بەڵکو هەندێکیان دەستی هەبوو لە کارەکە هەندێک لەوانەی کە تەنها سەیریان دەکرد دەترسان ئەگەر بوەستانایە لە دژی ئارەزووی پیاوانی سیاسی ڕەنگە بگوازرانایە هەروەها ئەوانیش بەرپرسن واتە بەڕاستی بەرپرسی چوارەم پیاوانی پۆلیسن بەرپرسی پێنجەم یان بەرپرسی یەکەم و کۆتایی ئەنجامدارانی تەقینەوەکان خودی خۆیان ئیسلام ڕێگە نادات بە بەکارهێنانی ئامرازی ڕێگە پێنەدراو بۆ بەدەستهێنانی ئامانجی ڕێگە پێدراو ئەم پێنج توێژە بەرپرسن بە هەمان بڕ ئەگەر بمانەوێت هێرشە تیرۆریستەکان ڕابگرین دەبێت بگەڕێینەوە بۆ هۆکاری سەرەکی پێویستە لە سەرمانستەمی سەر کۆمەڵەیەکی دیاریکرا و ڕابگرین ئەوسا تیرۆر دەوەستێت قورسا لەسەر پۆلیس تەقینەوەکان ڕابوەستێنێت
ئێمە دەزانین کە کارێکی ئاسان نییە بەڵکو قورسە بەڵام ڕاگررتنی کردەوەی جێرە شێوێنی زۆر ئاسانە ئەگەر سەیری زۆربەی کردەوە جێرە شێوێنەکان بکەین کە لە هین ڕوویانداوا دەبینین لە یەک دەچن هەمان ڕیزبەندی و هاوبەشیان هەیە هەمان کەسەکانن سەرەڕای جیاوازی ناوەڕۆکەکان بەڕوونی دیارە لە نمونەی کوشتارگەکەی جوجارات کە لە 27 دوای 2002 دەستی پێکرد و بەردەوام بوو تا مانگی 3 ئەو ساڵە ڕاستەوخۆ پاش هەڵگیرسانی ئاگرێک لە کەرەڤانەکەی شەمەندەفەرەکەی سابارماتی ئێکسپرێسی خێرا لە جوودرا لە ڕۆژی 26 دوای 2002 ئێمە دەزانین و کارەکانی هێنی نییە بەڵکو ئاشکرایە دەزانین کە کەرەڤانەکە کە سووتا بە پێی راپۆرتی شەرعی و بەڵگە وردەکان لە ناوەوە سووتا چەندین بەڵگە ئاماژە بەوە دەدەن کە پرۆسەکە هەمووی پلان بۆ داڕێژراو بوون پلان بۆ داڕێژراو بووە پێشتر بەڵێ بەڕاستی موسڵمانان هاندراون خۆ پیشاندان ڕوویدا بەڵام کەسیان نەکوشت خەڵکی بێتاوانیان نەکوشتووە حکومەت سنجی دەرپەڕان گوایە 59 پیاوی ئاینی کوژران بەڵام گومان هەیە ڕاستی هەواڵەکە ژمارەیەکی کەم کوژرا و هەبوو ژمارەیەکی تر بە مردوو هەژمار کران بەڵام دواتر زیندوو دەرچوون بۆیە حکومەت لێدوانەکانی گۆڕی و هەمووان زانیان کە کردەوەکە ناوخۆیی بووە ڕووداوەکانی مزگەوتی بابری کردەوەی ناوخۆیی بووە و 11 سپتێمبەر کردەوەی ناوخۆیی بوو و جوودرا کردەوەی ناوخۆیی بووە و لۆمە لێکراو لە هەندێک حاڵەتدا پیاوانی سیاین لە ڕۆژی دواتری کوشتارگەی 27 دوای 2002 هیچ کردەوەیەکی تۆڵە سەرنەوە ڕووی نەدا بە دواییدا کوشتارگەیەک بوو بۆ مسلمانانی جوجارات بێتاوانەکان لە ژێر سەرپەرشتی حکومەت بێ هیچ شتێکی سۆزداری هەموو شتێک پێشتر ئامادەکاری بۆ کرابوو و بەڵگەشت لەسەر ئەوە کە دانیشتوانی بەستەزمانی جۆجارات هاندران و پارەیان پێدرا بۆ کوشتنی هەزاران موسڵمانی بێتاوان سەرچاوە فەرمیەکان لە جوجارات ڕایان گەیاند کە 793 موسڵمان و 253 هیندۆسی کوژراون لە کاتێکدا چەند ڕێکخراوێکی مافی مرۆڤ ڕایان گەیاند کە نزیکەی 2000 تا 2500 کەس کوژراون زۆربەیان موسڵمانن راپۆرتێکی تروتی کە زیاتر لە 5000 موسڵمان کوژراون هەزاران ئافرەتی موسڵمان دەست درێژیان کرایە سەر و هەزاران موسڵمان دەرکران و لە ماڵەکانیان ڕاوەدونانیان پێکرا و ماڵ و مولکەکانیان دزرا و سووتێنرا هەروەها دواڕۆژی هەزاران موسڵمان فەوتا بەهۆی سووتانی شوێنی کارەکەیان ژمارەی قوربانیانی کوشتارگەی جوجارات زۆر زیاتر بوو لە قوربانیانی 11 سپتێمبەر زیانی تاکەکان لە جوجارات زیاترە لە زیانەکانی لە 11 سپتێمبەر لەگەڵ ئەوەشدا جۆرزبۆش هەرگیز دانی بە تیرۆریستی بکەرانی ئەم کردەوە ڕەشە کوژیانەدا نەنا لە کاتێکدا کە چەندین تۆن بەڵگە هەیە لە وێنە و نووسرا و هەواڵەکان و نامیلکەکان و بەڵگەی سەر شەڕە تایفیەکان تۆمارە ڤیدیۆیەکان و چەندین بەڵگەش لەسەر تێوەگڵانی بەرپرس و سیاسیەکانیش هەبوو بەڵام هیچ هەڵوێستێک نەگیرایە بەر تەنانەت دادگاش لێی بێدەنگ بوو جێی داخا کە بڵێم کە بێدەنگ کراون لە جۆجارات و پێم وایە تووشی فشاربوون لەلایەن سیاسیەکانەوە بەڕادەیەک کە دادگای باڵا لە هیند ناچار بوو کە کۆمنت بدات لەسەر ڕۆڵی دادگا لە جۆجارات و تۆمەتباری بکات بە بێلایەن و نەبوونی ئەنجامدانی دادگاکردنی نادروست و هەز دەکەم کە هۆکاری سەرەکی پیاوانی سیاست بن دادگای باڵا حکمێکی دەرکرد بە ناڕەواییکردنی حکمی دادگایی جۆجارات و سیاسیەکان هێزی خۆیانیان بەکارهێنا بێت بۆ کەبکردنی دادگا خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات لە دوای چەند مانگێک لە پەرزگای ئەکشردام دوو کەس دەست بەسەر کران و کوژران دەسەڵاتداران وتیان گوایە دوو کەسی موسڵمان وەک تۆڵە سەرنەوە هەستاون بە کوشتنی زۆرێک لە کەسانی ناوپەرزگاکەوە ئەگەر واشدانین کە ئەم بانگەشەیە ڕاستە و لەلایەن موسڵمانانەوە بوو بێت و ڕەنگە بیانوشیان ئەوە بوو بێت کە چەندین کەس و خزم و ناسراویان کوژرا بێت و دەستدرێژیان کرابێتە سەر و سوکایەتیان پێکرابێت و سەروەت و سامانەکەیان لێ دزرا بێت و بکەری ئەم کارانەش دیار بێت و دادگاش تۆڵەیان نەسێنێت و دادپەروەر نەبێت لەگەڵیان تەنانەت ئەگەر واش بێت هەرگیز ئیسلام ڕێگە نادات کە کەسی بێتاوان و بێهەڵا لە جێی ئەوان بکوژرێتەوە و تۆڵەیان لێ بسەنرێت لەگەڵ ئەمەشدا ئیسلام ڕێگەت دەداتێ و مافی ئەوەت پێدەدات کە تۆڵەی خۆت لەو کەسانە بکەیتەوە کە ستەمیان لێ کردویت
هەر کەسێک دەست درێژیت بکاتە سەر و بیەوێ خوێنت بڕێژێ بۆت هەیە بەرگری لە خۆت بکەیت و دەستی دەست درێژکاران لە خۆت دوورخەیتەوە بەڵام بۆت نییە کەسێکی تر بکوژیت لە جێی ستەمکار و دەست درێژی کار چونکە ئیسلام ئەمەی قەدەغە کردووە مافی ئەوەت نییە ڕێگایەکی تر بەکار بهێنیت کوشتنی بێتاوانەکان تاوانێکە پاساوی نییە بڕوانە خێزانی سەدان کەس کە کوژران بۆ تۆڵە سەرنەوە دەبنە دوژمنانی ئیسلام تاوانی ئەو کوژراوانە چییە کەواتە چ جیاوازیەک هەیە لەوەی کە سەرەتا موسڵمانی بێتاوان دەکوژرا دواتر هیندۆسی بێتاوان بێگومان هیچ جیاوازیەک بوونی نییە هەردووچی هەر تاوانە و هەردووچیشی لەلایەن ئیسلامەوە قەدەغە کراوە ئەگەر توانیت بکەرەکە بگریت و شکاتی لێ بکەیت و دڵنیا بیت لە سزادانی ئەوە کێشە نییە بەڵام نەک هەر کەسێکی بێتاوانت بینی و بە تاوانباری سەرەکی بیبینیت و بیکوژیت دوای ئەوەی لە 11 هەفتی 2006 زنجیرەیەک تەقینەوە ڕوویدا لە وێستگەی شەمەندەفەرەکانی بۆمبای کە لە ماوەی 11 خولەکدا 7 بۆم تەقێنرایەوە ئەنجامەکەی کوژرانی زیاتر لە 200 کەسی بێتاوان بوو لەگەڵ برینداربوونی زیاتر لە 800 کەس دواتر دەسەڵاتدارەکان و پۆلیس وتیان ئەم ڕووداوە تۆڵەسەدنەوە بووە لەلایەن موسڵمانەکانەوە لە هەمبەر کوژرانی هەزاران موسڵمانان لە جوجارات بەڵام کاتی لێکۆڵینەوە دەکرێت دەربارەی ئەوەی کە لە مۆمبای ڕوویدا دەبینیت کە بەرپرسی سەرەکی ڕووداوەکە پیاوانی سیاسین ئەوان بوون پلانیان داڕش بۆ سووتاندنی کەرەڤانێکی شەمەندەفەرەکەی سابارماتی ئێکسپرێز لە جوودرا بەرپرسی دووەم ئەوانە بوون کە کارەکە دەکەن لە حکومەتی ناوەندی لە توانایاندا هەبوو کە پرۆسەکە ڕابگرن بەڵام پاڵپشتی هەمان حیزبیان دەکرد و بێدەنگ بوون و نەجوڵان بۆ کۆنتڕۆلکردنی بارودۆخەکە بەرپرسی سێم هاونیشتمانیانی بەستەزمانی جۆجارات خۆیانن ئەوانەی وەڵامدانەوەیان هەبوو بۆ هاندان لە دژی موسڵمانان و کەوتنە ئەو بەشداریەوە هەروەها بەرپرسی چوارەم پۆلیسی جوجاراتە کە دەیتوانی بە ئاسانی ئەوەی ڕوویدا ڕای بگرێت بەڵام نەیکرد بە گوێرەی راپۆرتەکان ئێمە بۆمان دەرکەوت کە هەموو ڕووداوەکان لە ژێردەست و سەرپەرشتی پۆلیس بوون بەرپرسی پێنجەم سیستەمی دادوەریە لە جوجارات کە هیچ هەڵوەستێکی نەبوو بەرپرسی شەشەم ئەو کەسانن کە بە ڕێگایەکی هەڵا تۆڵەیان کردەوە کە بریتی بوو لە تەقانەوەی بۆم و ڕەشە کوژی ئیسلام پاکانە ناهێنێتەوە بۆ ئەم جۆرەی تۆڵەکردنەوە بێگومان ئەمانیش بەرپرسن ئەمە شەش چینی هاوبەش لە بەرپرسیارەتی بە یەکسانی بەڵام ئەگەر هەر لە سەرەتاواتوانی بێتیان ڕێگری لەم کارە بکەن بە دڵنیاییەوە کارەکانە دەگەیشتا ئەم هێرشە تیرۆریستیانە ئێمە دەزانین کە مانجی ڕابردوو هەزاران موسڵمان بەهۆی پۆلیسەوە تووشی ناڕەحەتی بوون بە بیانووی ئەوەی کە گوایە ئەنجامدەری هێرشەکان زۆربەیان موسڵمانن بە تایبەتی ڕێکخراوی ئەشکار ئەتەیبە منیش دەڵێم ئەگەر پۆلیس توانی ئەوە بسەلمێنێت ئەوە هیچ لاریمان نییە لەوەی کە دەست بەسەریان بکات بەڵام پێویستە لەسەر پۆلیس و حکوومەت کە واز لە ناڕەحەتکردنی موسڵمانان بهێنێت بۆ ماوەی چەندین هەفتە چەندان موسڵمان دەستگیر کراون بەبێ ئەوەی یەک بەڵگەیان لەسەر بێت وەلەو ماوەیەشدا بێسەر و شوێن کراون و خێزانەکانیشیان هەواڵیان لێیان نییە سەرنج بدە هەزاران خێزانی بێتاوان لە ئەنجامی ئەو کارە هەڵەیە تووشی ناڕەحەتی بوونەوە ئێمە دەزانین بە شێوەیەکی فەرمی دەست بەسەر کراون هەتا ئەم دواییانەش نزیکەی 25 موسڵمان کە گومانی دەستێوەردانیان لێدەکرا لە تەقینەوەکەی بۆمبای دەست بەسەر بوون بەڵام دەرکەوت کە 100% ئەو کەسانە هیچ پەیوەندێکیان بەو ڕووداوە نەبووە و بێتاوان بوون ئەگەر بەڕاستی تاوانبارێک دەست بەسەر بکەیت بەڵگەت لەسەری هەبێت ئەوە لاریمان لەوە نییە بەڵام دەست بەسەرگرتنی هەر موسڵمانێک بە شێوەیەکی هەڕەمەچی ئەوە چ پەیامێکە دەتەوێت بۆمانی بنێریت ئێمە دەزانین کە زیاتر لە 300 کەسی بێتاوان لە مالفانی دەستگیر کران بۆ ئەوەی بخرێنە بەرپرسیار و وەڵام هەموو کەسێکی عاقڵ و لۆجیکی دەڵێت کە بۆ پرسیار و وەڵام بەلایەنی کەمەوە پێویستی بەبوونی 3 تا 4 پیاوی پۆلیس هەیە و لە ماوەیەکی کەمدا یەکلا دەبێتەوە ئەگەر ڕاست بکەیت مەبەستت لێکۆڵینەوە و پرسیار و وەڵامێکی ڕاست و دروست بێت ئەی دەبێت چەند پرسیار و وەڵام ئەنجام درابێت ژمارەی پیاوانی پۆلیسی ناوەندی مالفانی چەند بوو بێت باشە لە ماوەی یەک ڕۆژدا ئەتوانی وەڵامی چەند پرسیار وەربگریت 10 یان 20 یان 30 یان 40 یان 50 چەند ژمارەی پیاوەکانیان چەندە وزەکانیان چییە
بەلایەنی زۆرەوە دەتوانن لە ڕۆژێکدا لێکۆڵینەوە لەگەڵ 100 کەس بکەن هەر خۆیان ئارەزویان لێبێت و ئاسانکاری بکەن. لە یەک ڕۆژدا نزیکەی 300 کەسیان دەست بەسەر کرد. دواتر ژمارە تەلەفۆنەکانیان لێوەرگیرا و ناونیشانەکانیان و ئازادیان کردن. ئەمە چییە کە دەیکەن؟ دەیانەوێت بەمە چ پەیامێک بە موسڵمانان بگەێنن. داوا لە پۆلیس دەکەم کە هەندێک متمانە ببەخشن بە موسڵمانان. لەم دواییانەدا لە دوای تەقینەوەکان بەرنامەیەک پەخشکرا کە کەسانی ناموسڵمان ڕێچیان خست بوو، دۆسەی موسڵمانان و تیرۆریستانیان تاوتوێ دەکرد. ڕێکخەرانی بەرنامەکە کۆمەڵێک لە گەورە بەرپرسانیان بانکێش کرد بۆ بەرنامەکە کە پێشتر بەرپرس بوون لە پۆلیسی مۆمبای. یەکێکیان کەوتە گلەییکردن لە خوێندنگاکانی پاکستان بە هۆکار و سەرچاوەی هێرشە تیرۆریستەکانیان دانان. بەڵام کەسێکی تریان کەوتە گلەییکردن لە خوێندنگاکانی هیند. لە میانەی قسەکانیدا وا دەردەکەوت کە گوایە قوتابخانەکانی هیندیش هۆکارن بۆ توندڕەوی و کاری تیرۆریستی. بێگومان ئەمە درۆیەکی شاخدارە و بەڕاستە و خۆیان بە ناڕاستە و خۆ هیچ پەیوەندێکیان بە تیرۆر و توندڕەویەوە نییە. بەڵام لە خراپی بەختی ئەفسەرەکە لە بەرنامەکە کەسێک لێی هەستایەوە وتی: ئایا تۆ دەتوانیت یەک بەڵگە بخەیتە ڕووی و بیسەلمێنیت کە قوتابخانەکانی هیند هۆکاری تیرۆرن؟ وەڵامی دایەوە و نەخێر. بیر بکەنەوە لەمە ئەفسەرێکی باڵای هیند بەبێ هیچ بەڵگەیەک وە لە خۆوە پەیامێک بداتە خەڵکی و قوتابخانە ئیسلامیەکانی هیند تۆمەتبار بکات بە تیرۆر. ئایا ئەمە چ پەیامێکە دەیداتە خەڵکی؟ هەر بەهۆی ئەم پەیامەوە دەکرێت خەڵکی هیندستان هەڵبکوتنە سەر قوتابخانە و کارەساتێکی تری لێ بکەوێتەوە. من نازانم کام قوتابخانە هۆکاری تیرۆر بووە. سەرجەم قوتابخانەکان ناوەندی فێرکردنن. ئیدی بەچێ بیانویەک تۆمەت دەبەخشرێتەوە و ئاراستەی ئەم قوتابخانە دەکرێت. ئاگاداری ئەوە هەین کە کۆمەڵێک خەڵکی موسڵمان لە هیندستان دەستگیر کران پاش ئەوەی کۆمەڵێک کتێب لە ماڵەکانیان دۆزرایەوە دەربارەی جیهادکردن. ئەمەش کرایە بەڵگەی تێوەگڵانیان بە تیرۆر. بەڵام دواتر میدیاکانی مۆمبای ڕایان گەیاند کە ئەم کتێبانە لە بازاڕەکانی هیند چەندین ساڵە هەن و بە ئازادی دەفرۆشرێن و بوونیان هەیە. ئەگەر وایە ئەم کتێبانە هۆکاری تیرۆرن، بۆچی ئەم هەموو ساڵە لە بازاڕەکاندا بوونیان هەیە و ڕێگە بە فرۆشتنی دەدرێت؟ آخر خۆ ئەگەر لەسەر کتێبێک کە باسی جیهادی کردووە بڕیار بێت کەسێک دەستگیر بکرێت، ئەوە ئەبێت هەر لە ئێستاوە دەست بکەن بە دەستگیرکردنی تەواوی موسڵمانانی هیند. چونکە هەموو ماڵێکی هیندستان کتێبێکی قورئانی تێدایە و قورئانیش زۆر بە ئاشکرا باسی جیهاد دەکات و لەسەری دەدوێ زیاد لە هەر کتێبێکی دیکە. دەی ئەگەر قورئانیش هەر بە خراپ دەزانن و لەسەری خەڵکی موسڵمانان دەستگیر بکەن، ئەوە دەبێت بە تەواوی هیندستان دەستگیر بکەن. چونکە کتێبەکەی مەها بەهارات زۆر زیاتر لە قورئانی پیرۆز باسی کوشتن و خوێنڕێژی تێدایە. ئەگەر بمانەوێت بەراورد بکەین لە نێوان هەردووچیان، دەبینین کە کتێبی مەها بەهارات چەندین ئاەتی کوشتنی تێدایە و زۆر زیاترە لە قورئان. بەڵام بەهاجفی جیتا جگا لە ئامۆژگاری شری کریشنا کە دەیکات بۆ ئارجون هیچی تر نییە. ئارجون دوودڵە لە کوشتنی نزیکەکانی لە بەهاجافا دیتا کە لە بەشی یەکەم ئاەتەکانی 43 تا 46 هاتووە. دەبینیت کە ئارجون هەردوو دەستی خستووەتە سەرزەوی جەنگەکە و پێی باشە بکوژرێت وەک لەوەی کە کوڕانی گەلەکەی بکوژرێن. دوای ئەوە ڕاستەوخۆ لە بەهاجافا جیتا بەشی 2 ژمارە 2 شری کریشنا لێ دەپرسێت چۆن دەبێت ئابم شێوەیە لاواز بیت ئەی ئارجۆن. چەندین ئاەتی تر لە بەهاجفی جیتا و مەهابەهارات بوونیان هەیە کە فەرمان بە کوشتن و خوێنڕێژی دەدات. بەڵام من وەک بەراوردکارێکی نێوان ئاینەکان لەگەڵ سەرجەم ئەم ئاەتانم، چونکە سەرجەمی جەنگەکان لە دژی ستەمکار و دەسەڵاتدارە ناڕەواکانن. بەهاجفی جیتا و مەهابەهارات دەڵێن کە جەنگ دەبێت لە دژی ناڕەوا و ستەم بێت، با ئەوەش ببێتە هۆی ئەوەی بجەنجی لەگەڵ نزیکەکانت کێشە نییە یان تەنانەت خێزانەکەت. لە قورئانیشدا هەمان پەیام هەیە جیهادکردن و جەنگکردن لە دژی ستەمکار و خراپەکارانە. بۆیە داوا لە پیاوانی پۆلیس دەکەم کە ئاشنا ببن بە ڕێنماییە ئاینەکانی سەرجەم هاونیشتمانیانی هیند. من هەمیشە هەوڵ دەدەم هەل بقۆزمەوە. لە ماوەی ئەم ساڵانەی ڕابردوو قسەم بۆ چەندین گەورە ئەفسەری ناموسڵمان لە مۆمبای و بنجالور و شارە هیندیەکانی تر کردووە. تەنانەت 2 ساڵ پێش ئێستا بانگهێشت کران بۆ ئەکادیمیای پۆلیسی نیشتیمانی لە حەیدەر ئاباد. لەوێ لە بەردەم سەدان ئەفسەر و ئەفسەری پلەی باڵا و بە ئامادەبوونی بەڕێوبەری گشتی ئەکادیمیاکە
کۆڕێکم پێشکەش کرد و قسەم بۆ کردن کاتێک قسەم کرد هەندێک لەو زانیاریانەی کە پێشکەشم کردن تووشی شۆچی کردن بۆیە پێویستە لەسەر پۆلیس ڕێنمایی سەرجەم ئاینەکان بزانن سەرنج بدەن بۆ نمونە ئەگەر ئەو ئاەتانەی کە باسی کوشتار دەکەن لە کتێبی بەهاجفی جیتا و مەهابەهاراتدا دەربهێنین و دوور لە مەبەستی خۆیان بەکاربهێنرێن یاخود ئەگەر لە مەبەستی ئاەتەکە تێنەگەیت و ڕووکەش بەکاربهێنرێت ئایا چ فەوزا و توندڕەویەکی لێ دروست دەبێت پێویستە لە بنەما و ڕێنمایی ئاینە جیاوازەکان تێبگەن سوپاس بۆ خوددا من وەکو خۆم لە سەرانسەری وڵاتانی جیهاندا وەک بەریتانیا و ئەمریکا و بەحرێن و سعودیا و ئیمارات قسەم لەگەڵ چەندین ئەفسەر کردووە و ئەو پەیامەم پێگەیاندون و بۆم ڕوون کردوونەتەوە بە تایبەتی لەگەڵ ئەفسەرانی ناموسڵمان بۆ ئەوەی وێنەیەکی دروستیان پیشان بدەم لەسەر ئیسلام لە بری ئەو وێنە هەڵەیەی کە لایەن دروست کراوە لەلایەن ڕاگەیاندنەکانەوە لە کۆتاییدا باز لە دەستگاکانی ڕاگەیاندن و میدیاکان دەکەین و گرینگە لە ئێستادا بگەین بە خاڵێک کە تێگەیشتنێکی هاوبەشمان بۆی هەبێت چەندین جار پارێزەرەکان پێیان ڕاگەیاندوم کە سەدان موسڵمان دەستگیر کراون و تووشی ئەشکەنجەی دەرونی و جەستەیی کراون و ناچار کراون بە واژووکردن لەسەر کاغەزی سپی یان لەسەر کاغەز گەلێک کە ڕازی نەبوون بە ناوەڕۆکەکەی ئەگەر پۆلیس تاوانبارەکان دەناسێت و بەڵگەی لەسەریان هەیە ئەوە با دەستگیریان بکات و ئەگەر تۆمەتەکەیان لەسەر ساغ بیەوە ئەوە با سزایان بدات ئێمە هیچ لەگەڵ ئەمەدا دشنین بەڵام بۆچی دەبێت لەگەڵ هەر چالاکێکدا هەزاران موسڵمانی بێتاوان دەستگیر بکرێن و ناڕەحەت بکرێن ئایا ئەکرێ بۆ دەستگیرکردنی دە تیرۆریست هەزاران موسڵمان دەستگیر بکرێن و ناڕەحەت بکرێن بێگومان بەم کارە نەک هەر ناتوانی دە تیرۆریستەکە دەستگیر بکات 100 تیرۆریستی تریش لە خۆت دروست دەکەیت کەواتە بەم کارە نەک نەتوانرا چارەسەری کێشەکە بکرێت بەڵکو زیاتر کرا چەندین گەورە ئەفسەری ناموسڵمان قسەیان لەگەڵ کردوم جارێکیان ئەفسەرێک پێی وتم دکتۆر من لە مۆمبای هەست بە ئارامی تەواو ناکەم تا ئەو کاتەی کە تۆ بە زمانی هیندی و ئۆردی کۆڕەکانت پێشکەش دەکەیت چونکە بە پێویستی دەزانم کە جەماوەرێکی زۆر گوێبیستی بن کاتێک چوون بۆ کشمیر ساکسینە حاکمی کشمیر و ویستی چاوی پێم بکەوێت هەرچەندە خشتەکەم زۆر قەرەباڵغ بوو بەڵام لەبەر ئەوەی ناموسڵمان بوو پێویست بوو لەسرم کاتێک پەیدا بکەم و چاوم پێی بکەوێت و دەمزانی پێشتر پیاوێکی سەربازی بووە دوای ئەوەی کە کاتێکم بۆ دیاری کرد و چاوم پێی کەوت و باسی گەلی کشمیرمان کرد دواتر کاتێک کە ئەو هات بۆ شاری مۆمبای لە مەهاراشترا ویستی چاوی پێم کەوێت بانگهێشتی کردم بۆ ماڵی خۆی و لەسەر کاریگەری سەردان و کۆڕەکەم لە کشمیر قسەی لەگەڵ کردم و ئەوەی پێوتم کە خاڵێکی زۆر هەواداری من و بە من سەرسامن بۆیە داوای لێکردم کە جارێکی تر ئامادە بم و دەربکەوم لە تەلەڤیزیۆنی کشمیر و قسە بکەم لە ئێزگەکانی ئەو وڵاتە من دڵنیاتان ئەکەم کە یەک ئاەت نییە لە قورئاندا یان فەرموودەیەک کە پاکانە بهێنێتەوە بۆ کوشتنی کەسانی بێتاوان با سەر بەو تایفەیەش بن کەستەمیان لێ کردویت بەڵام سەرنج بدەن هەزاران موسڵمان هەن کە تووشی ناڕەحەتی دەکرێن پۆلیس گومانی لە ڕێکخراوی لاشکار تەییبە هەیە پۆلیس دەڵێت کە ڕێکخراوێکی ناوخۆیی هەیە لە پشت ئەو تەقینەوانە دەنا ئەو تەقینەوانە ڕوویان نەدەدا من هاوڕام لەگەڵ ئەوە گریمان لاشکار تەییبە دەستی هەیە لە کوشتنی 1000 کەس و بەرپرسە لە تەقینەوەکان لەم کاتەدا پۆلیس دەبێت متمانە ببەخشێت بە موسڵمانان و دڵنیایان بکاتەوە نەوەک دەست بکات بە دەستگیرکردن و ڕەش و سپی پێکەوە دەستگیر بکرێت و بێگومان دەزانین کە دەستگیرکردنی تاوانباران هەروە ئاسان نییە و قورسە بە تایبەتی کە تەقینەوەکانیان بە وردی داڕشتۆ وریایانە کاریان کردووە ئەو عەقلا پلاندا ڕێژەرێکی زیرەک بووە بەپێی قسەی پۆلیسەکان دەزانین کە کارەکە قورسە ئێمە لە تێڕوانینی پۆلیس تێدەگەین و تێدەگەین کە خەڵک بۆ لێپێچینەوە دەستگیر دەکات بەڵام هۆکاری کۆکردنەوەی 1000 موسڵمان نازانین واتای ئەمە چییە پێتان وایە کە کۆڕەکەم کاریگەری بەجێدەهێڵێت سەرەڕای ئەوەی کە ڕوودەدات ڕەنگە بتوانم قەنەعەت بە 3 بۆ 5 ئامادەبوان بکەم زیاتر لەوە نا بۆیە پێویستە چارەسەرێک بدۆزینەوە بۆ کێشەکە پێویستە هۆکاری سەرەکی بدۆزینەوە پێویستە کە پۆلیس متمانەی خۆی ببەخشێت بە هاونیشتیمانیان چۆن دەتوانیت ڕوبەڕووی تیرۆر ببیتەوە ئەگەر متمانەت بە هاونیشتیمانیان نەبێت ئەگەر دەتەوێت ڕێزت دەست بکەوێت یەکەم شت پێویستە کە ڕێز ببەخشیتە بەرامبەرەکەت
و لەسەر ئاستی پیاوانی پۆلیس بێگومان ئاگادارم کە کەسانی باش هەن و هاوکاری ئەو خەڵکە دەکەن و پاڵپشتیان دەبن، بەڵام بەگشتی بەداخەوە کەسانی باش نین. کاتێک لێپرسینەوەت لەگەڵ دەکەن دەڵێن ڕیشت هەیە، بۆچی ڕیشت هەیە؟ جلو بەرگەکەت کورتە، بۆچی؟ وەکڵاوت لەسەرە هەر وەک ئەوەی بڵێ کە لە کتێبی ڕێنماییەکانی پیاوانی پۆلیس نووسرا بێت کە تیرۆریست دەبێت ڕیشن بێت و کڵاوی لەسەر بێت و پانتۆڵ لەسەروی قوڵە پێی بێت. ئەگەر ئەوها بێت ئەوە کەواتە من تیرۆریستی یەکەمم لە جیهاندا، پانتۆڵەکانم لەسەروی قوڵە پێم و کڵاوم لەسەرە و ڕیشم هەیە. من بە دەسەڵاتداران دەڵێم کە ئەو پەیامە چیەکە دەتانەوێت بیگەێنن. پێویستە کە مەشقێکی باش هەبێت و تێگەیشتنێکی باش هەبێت بۆ ڕێنماییەکانی ئیسلام. هەر لەبەر ئەمەش بوو کە ویلیام بە حکوومەتی ئەمریکی وت کە ئیسلام ناناسن و جۆرج بۆش ئیسلام ناناسێت، هیچ شتێک نازانێت دەربارەی ئیسلام. ئەی کەواتە چۆن کێشەکە چارەسەر دەکەیت ئەگەر هیچ شتێک نەزانیت؟ نامەوێت پۆلیس بە هەڵا لێم تێبگەن. من بە مسلمانان ڕادەگەێنم کە کوشتنی بێتاوانەکان حەرامە، ڕەنگە زۆرێک لە مسلمانان هاوڕانە بن لەگەڵم، بەڵام قورئان ئیدانەی ئەمە دەکات، هەروەها پێغەمبەریش صلی الله عليه وسلم ئیدانەی دەکات و هیچ بیانوویەک نییە بۆ کوشتنی بێتاوانەکان. ئەرکە لەسرم حەق بڵێم و لە هەمان کاتدا دەبێت حەق بە پیاوانی پۆلیسیش بڵێم بەو هیوایەی کە لێم تێبگەن. جۆلیۆ ڕیبیۆ وتارێکی نووسی لە ڕۆژنامەی هیندوستان تایمز تێداوتی هەتا ژمارەی دەست بەسەر گیراوان زیاد بکات بە ئەنجامی گەیشتن بە ئەنجامدەرانی کردە تیرۆریستیەکە، ئەوە پرۆسەی گەیشتنەکە قوڕستر دەبێت و بە هیوام کە تەنها ئامرازێکی تیۆریانە نەبێت بۆ چاکردنی پەیوەندیە گشتیەکان. ئەگەر هاتوو ئەوەی تێدایە بەڕاستی جێبەجێ بکرێت و دەست هەڵگیرا لە ناڕەحەتکردنی مسلمانان و متمانەیان پێبەخشرا، ئەوە ئەو کات پۆلیس دەتوانێت کە دەست بگرێت بەسەر تاوانبارانی ڕاستەقینەی کردەوەکان. ئەو کات تاوانبارەکان هەر کەس بن، چ مسلمان بن یان دەسەڵاتدار و پلەدارەکان، دەبێت دەستگیر بکرێن و سزا بدرێن. ئێمە دەزانین ئەو بیانوەی کە دەسەڵاتەکان دەیڵێنەوە بۆ دەستگیرکردنی ئەو ژمارە زۆرەی مسلمانان لە هەرێمی بنجاب چەند هێرشێکی تیرۆریستی ڕوویاندا، بەڵام زۆربەی دەست بەسەرگیراوان لە سیخیەکان بوون. لە ڕووداوەکانی تەئمیل بانگهێشتی زۆربەی دانیشتوانی هیندۆسیان کرد، بەڵام لە مۆمبای لۆجیک وایە کە پەیوەستە بە پاکستان و کشمیر کە دەبێت زۆربەی دەست بەسەرگیراوان مسلمان بن. زۆربەی نیشتەجێبوانی هەرێمەکە سیخی بوون. لۆجیک ئەوە بوو کە زۆربەی دەست بەسەرگیراوان کە دەبوو سیخی بوو. نایە لە ئاسام زۆربەی دانیشتوانی هیندۆسی بوون، زۆربەی ئەوانەی دەست بەسەر بوون بێگومان هیندۆسی بوون. لە تەئمیل زۆربەی دانیشتوان هیندۆسی بوون. لۆجیک ئەوە بوو کە زۆربەی دەست بەسەرکراوان هیندۆسی بن، بەڵام زۆربەی دانیشتوانی مۆمبای مسلمانن، بەڵکو مسلمانان کەمینەن لە مۆمبای، کەواتە بۆچی زۆرینەی دەست بەسەرگیراوانن؟ گەر پۆلیس پێی وایە کە جەنگاوەرانی کشمیر تاوانبارن و وەبەڵگەیان هەیە، ئەوە نکۆڵیان نییە لەسەر ئەوە و دژیشینین. بەڵام ئایا ئەمە واتای ئەوەیە کە ڕێکخراوی پڵنگەکانی تەئمیل ناتوانن بێن بۆ مۆمبای؟ ئایا ئەمە ئەوە دەگەیەنێت کە بەرەی یەکگرتووی ڕزگارکردن ناتوانێت تاوان ئەنجام بدات لە مۆمبای؟ ئایا تیرۆریستانی سیخی ناتوانن ئامادە بن لە مۆمبای؟ ناتوانین دڵنیابین لە سەداسەدی کە ئەم هێرشە مسلمانان ئەنجامیان داوە، بەڵام ئەگەر پۆلیس ڕێژەی زۆری باس کرد و بەڵگەی خستە بەرچاو، ئەوە باوەڕی پێدەکەین. ئەوەی دەمەوێت بیڵێم ئەوەیە کە دەبێت پۆلیس تاوانباران دەستنیشان بکات و دەست بەسەریان بکات و سزایان بدات، بەڵام نەک دەست بەسەرکردنی هەزاران مسلمانی بێئاگا لە کردە تیرۆریستیەکان. بەپێی راپۆرتەکانی دەستگای دژە تیرۆرەوە لە مەهاڕشترا پێش چەند مانگێک دەستیان گرتووە بەسەر 16 ئەندام لە ئەندامەکانی هیندۆسی توندڕە و کە تێوەگڵانیان سەلمێنرا لە تاقانەوەی 3 مزگەوت، ئەوانیش مزگەوتی محەممەد عەلی لە بڕبەهانی و مزگەوتێک لە جالنا و سێەم لە بوونا. لەم دوایانەشدا لە نزیکەی 6 ئەپڕێل لە کاتی چاندنی چەند بۆمبێک بە هەڵات تەقینەوە و بووە هۆی کوژرانی 4 کەس و برینداربوونی 11 کەس. و لە کاتی بەدواداچوونەکان دەرکەوت کە پلانی کەسانێک بوو سەر بە هەمان ئەو ڕێکخراوە هیندۆسیا توندڕەوە بوون کە لە ناوچەی ناندیت هێرشیان کردە سەر مزگەوتێک و جلوبەرگ و پۆشاچی سیخیەکانیشان بەکارهێنا و لە ژێر ناوی ئەواندا کردیان بۆ ئەوەی ئەوان تۆمەتبار بکرێن. بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە
بۆچی هەر سیخیەکان؟ ئەمەش هاوکاتی ئەو کێشەیە بوو کە لە نێوان موسڵمانان و سیخیەکان ڕوویدا پاش ئەوەی کە ئافرەتێک لە سیخیەکان لەگەڵ پیاوێکی موسڵمان هاوسەرگیریان ئەنجامدا گرژی و ئالۆزی لە پەیوەندیەکانیاندا دروست بوو. تیرۆریستەکانیش ئەمەیان قۆزیەوە و بە بەکارهێنانی جلوبەرجی سیخی و بەناوی ئەوان چەندین کردەوەی تیرۆریستیان ئەنجامدا و ئەوەش دەزانین لەلایەکی ترەوە هیندۆسیەکان بە بەکارهێنانی ڕیش و عەمامەی موسڵمانەکانەوە چەندین هێرشیان ئەنجامدا بۆیان ناتوانین سەداسەد لەوە دڵنیابی کە موسڵمانان ئەنجامدەری کردەوە تیرۆریستیەکەن و چەند ڕۆژێک لەمەوبەر لە چاری مانجی یۆلیۆ لە ملیغ ئۆن 4 بۆم تەقێنرایەوە یەکێکیان لە دەرەوەی مزگەوت دانەیەکی تر لە دەرەوەی گۆڕستان بووە هۆی کوژرانی 35 موسڵمان و برینداربوونی سەدانی تر بەڵام دووبارە پەنجەی گومانیان بۆ ڕێکخراوی لاشکار طەیبە درێژ کرد. بێگومان ئەمە گەمەیەکی سیاسیە لە ئەمریکا هەر چالاکێکی توندڕەوی ڕووبدات ڕاستەوخۆ گومان لێکراوی سەرەکی ڕێکخراوی قاعیدەیە و لە هیندیش هەر شتێک ڕووبدات یەکسەر پەنجە بۆ ڕێکخراوی لاشکار طەیبە درێژ دەکرێت بەبێ هیچ زانیاریەک. لە گۆڤاری دیلی نیوز ئەند ئەنالیسیس راپۆرتێک بڵاوکرایەوە کە تێیدا نووسەر جۆزێف ووتی کە شارەزایانی بیانی دەڵێن کە ئەگەر نقمبوویت لە گەمە و هەڵوێستی گلەیی و لە خۆڕا پەنجەی تۆمەت بۆ خەڵکی ڕابکێشیت ئەوە تەرکیزی خۆت لەدەست دەدەیت و هەرگیز ناتوانیت تاوانبارانی ڕاستەقینە دەستگیر بکەیت بەڵکو دەبێت بە دواداچوونی باش ئەنجام بدەیت. ئەگەر توانیت تاوانباران دەستگیر بکەیت دەبێت ئەو کات سزایان بدەیت چ مسلمان بن یا نامسلمان چ کشمیری بن یان پاکستانی یان لەبەرەی یەکگرتووی ڕزگاری خوازن یان لە پڵینگەکانی تەئمیلن ئەگەر تێوەگڵانیان سەلمێندرا دەبێت سزا بدرێن. ئەمڕۆ من نەهاتووم بۆ ئێرە تاکو هانی کاری تیرۆریستی بدەم بەڵام ئەگەر ویستان ڕاستی هاتنم بۆ ئێرە بزانن دەبێت بەباشی قوڵ ببنەوە و لێکۆڵینەوە بکەن متمانە و دڵنەوایی و ئارامیش بە هاونیشتیمانیان ببەخشن. دەبێت ڕۆڵی میدیاش لەمەدا لەبیر نەکەین. هەروەها ئەو ئامرازی ڕاگەیاندنانە کە پیاوانی سیاست دەیجوڵێن و لەژێر سێبەری دەسەڵاتداراندان بەڕاستی دەبێت وریای ئەم جۆرە ڕاگەیاندنانە بین چونکە ئەم ڕاگەیاندنانە توانای پێچەوانەکردنەوەی هەموو شتیان هەیە و دەتوانن تاوانبار بکەنە پاڵەوان و پاڵەوانیش بکەنە تاوانبار و نمونەی زۆریشمان لەسەر ئەمە هەیە کە لە کۆڕ و تۆمارەکانی ترمدا باسم لێوە کردوون. هیندستان لەمڕۆوە خۆشبەختە چونکە ڕاگەیاندنەکەی لەژێر کۆنتڕۆلی پیاوانی سیاست و دەسەڵاتدارەکاندا نییە. میدیاکان وێنەی ڕاستەقینەی جێرە شێوێنەکانی جۆجارەت و مۆمبای لە 1993 پیشان نەدا و پێچەوانەیان کردووە و کە بەهۆیەوە تا ئێستاش موسڵمانی بێتاوان تووشی ناڕەحەتی دەبن. بەڵام میدیای خوێندرا و بیسترا و ڕاستیەکان دەشێوێنن و کارەکان پێچەوانە پیشان دەدەن. ئەو وێنەیەی پیشانی دەدەن ڕاست و تەواو نییە. هەندێک جار کاتێک هەواڵێک دەگاتە دەستی میدیاکان بەبێ ئەوەی لێی دڵنیا ببنەوە بڵاوی دەکەنەوە تەنها لەبەر ئەوەی هەواڵەکە عاتیفەی خەڵکەکە دەجوڵێنێت. بەڵام دەبێت نەزاهە و پاچی میدیایی هیندی لەبیر نەکەین. من باس لە میدیای ناموسڵمان دەکەم نەک میدیای موسڵمان. میدیایەکی پاکە وێنەکە بەڕاستی دەگوێزێتەوە بەڵام دەبێت کە بە ئاگا بین لەو ئامرازانەی ڕاگەیاندن کە پیاوانی سیاست دەیجوولێن و دەربارەی سیستەمی داوەری لە هیند. هاونیشتیمانیانی هیندی بە موسڵمانەکانیشەوە متمانەی تەواویان هەیە بە سیستەمی دادوەری. هەندێک باسی هەندێک خراپە دەکەن لە سیستەمەکە بەڵام هەموو سیستەمێک لێکەوتنی خۆی هەیە. بەڵام بەگشتی متمانەمان هەیە بە زۆربەی دادوەران و بە دادوەری و دەستپاچیان بەو هیوایی کاریگەری پیاوانی سیاسەتیان لەسەر نەبێت. زانستیانە دادوەری بکەن و گرنگی نادەن بەڕای پیاوانی سیاسی. ئەگەر سیستەمی دادوەری بکەوێتە چنجی سیاسەتمەداران ئەوان زادەکەم کە خوای گەورە بەهانای ئەو وڵاتەوە بێت. بەڵام متمانەمان هەیە بە سیستەمی دادوەری. لە کۆتاییدا دەڵێم مادام زانیمان کە هۆکاری سەرەکی تیرۆر ستەم و چەوسانەوەی کۆمەڵێکی دیاری کراوە ئێستا لەسەرمانە بزانین کە چۆن تیرۆر لەناوبەرین. وەک پێم وتن پێش کەمێک یەکەم جار دەبێت پیاوانی سیاسەت دەستپاک و دادپەروەر بن. دەبێت غەمی یەکەم و کۆتاییان کۆکردنەوەی دەنگ و پشتیوانان نەبێت. دەبێت دەستپاک بن بازیان لە دەنگ و کورسیەکانیشان بدات لە پەرلەمان. گرنگ ئەوەیە کارێک بکات کە تیرۆر لەناو ببات. دووەم دەبێت هاونیشتیمانیانی هیند ساویلکە نەبن وەڵام دانەوەیان نەبێت بۆ هاندانەکانی. دەبێت پیاوانی سیاسات هەڵەی ئابروچوونانە ئەنجام نەدەن و بێتاوانان بکوژن.
سێیەم دەبێت پۆلیس دەستپاک و دادپەروەر بێت کەواتە هەر کەسێک تووشی ئازاردان هات دەبێت پاراستنی بۆ دەستەبەر بکرێت دەبێت پۆلیس ئامرازێک نەبێت بەدەستی سیاسەت مەداران بەڵام دەزانم کە پۆلیسێک تووشی گواستنەوە دەبێت وەک سزا بەڵام ئەگەر هەموو ئەندامانی پۆلیس لە هین دەستپاک بن ئەوانەی دوای ئەوان دێن هەر دەستپاک دەبن ئەو کات پیاوانی سیاسەت ناتوانن هیچ شتێک بکەن من ڕەخنا لە هەموو پیاوانی پۆلیس ناگرم دەزانم کە زۆربەی پیاوان بە ئەمەکن و دەیانەوێت کاری ڕاست ئەنجام بدەن بەڵام کەوتونەتە ژێر فشاری پیاوانی سیاسیەوە بۆیە دەترسن لە گواستنەوەیان یان ناڕەحەتکردنیان بۆیە دەبێت پیاوانی پۆلیس ببن بە یەک دەست و ڕێکەون لەسەر ڕاستگۆیی و دەستپاچی ئەو کات گواستنەوە سوودی نابێت و ئەفسەرێکی تری دەستپاک دێت بەو شێوەیە دیاردەکانی ستەم لە کار دەکەون لە کۆتاییدا لەوانەی پێشوو گرینجەکەی کەمتر نییە بۆ کەسیش نییە کە بەدەستی خۆی یاسا جێبەجێ بکات بۆ کەس نییە کەسانی بێتاوان بکوژێت تەنانەت ئەگەر لەو تایفەیە بن کەستەمی لێکردویت ئەگەر بڕوانینە ئەو کارانە و جەخت لە ڕاگررتنی ستەم بکەین بە دڵنیاییەوە هین دەبێتە باشترین وڵات پێشبینی کراوە لە ساڵی 2020 هین ببێتە مەزنترین هێز لە جیهاندا ئەگەر هیندۆسیەکان مسلمانەکان بەیەکەوە بژین و یەکتریان خۆش بوێت جیاوازی نابێت لە نێوانماندا بەیەکەوە دەژین بە خۆشەویستی و بە ئاشتی ئەوسا دەبینە مەزنترین هێز غاندی دەڵێت بۆ ئەوەی هیندستان پێش بکەوێت پێویستە سەرکردەیەکی دادپەروەری وەک ئیمامی عومەری هەبێت سەرنج بدەن غاندی حاکمێکی دادپەروەری دیاری کرد سەیری ئاینی کەسەکەی نەدەکرد و ئاینی کەسەکەی لامەبەست نەبوو ئیمامی عومەریش دادپەروەرانە حکمی دەکرد بۆیان نەزناوی فاڕۆق بوو کە بەواتای ئەوە دێت ئەو کەسە جیاوازی دەکات لە نێوان ڕەوا و ناڕەوا لە سەرەتادا کۆڕەکەم بەم ئاەتەی سوورەتی ئەلئیسرا ژمارە 17 ئاەتی 81 دەست پێ کرد وقل جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا واتا حق و ڕاستی هاتووە و بەرپا بووە و بەتاڵ و ناحەقی پوچ و تەفروت و نابووە بەڕاستی ناحەق و بەتاڵ هەرتیا چووە و جێگیر نەبووە و بەزیوە لە کۆتاییشدا بە وتەیەکی دکتۆر ئادەم بیرسۆن کۆڕەکەم کۆتایی پێدەهێنم کە دەڵێت ئەوانەی کە لەوە دەترسن ڕۆژێک لە ڕۆژان چەکی ئەتۆم بکەوێتە دەست عەرەب نازانن کە بۆمبی ئیسلام لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر موحەممەد صلی الله عليه وسلم خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بەکۆتا هات بەشی پرسیار و وەڵام لاپەڕە 86 پرسیاری ژمارە 1 شام سونارم ڕۆژنامەنووسم لە ڕۆژنامەی ماهاناجاری ماراثی پاش گوێگرتنم لە کۆڕەکەت وشاگەلێک نادۆزمەوە بۆ ئەوەی چ لە ناخمدایە دەری ببڕم بەڵام بەهەست بە پێویستیەک دەکەم کە هەڵوێستەک بنوێنم لە هیند کە بۆ نزیکردنەوەی نێوان هیندۆسیەکان و مسلمانان ئەمە ڕای منە و هەوڵ دەدەم جێبەجێ بکەم لە ماوەی 10 بۆ 12 ساڵ ئەمەوێت لە تۆوە بزانم من لە لادەیەک دەژیان پێیان دەوت شالیس جۆن دواتر هاتم بۆ مۆمبای لە پێناو بژێوی ژیان پرسیارەکەم ئەوەیە کە چەند چەمکێکی هەڵا هەن لە لای مسلمانان و هیندۆسیەکان ئەوانەی لە هیند دەژین لە ڕاستیدا ئەو چەمکە هەڵانە پلەیان هەیە ڕای تۆ چییە بۆ ڕزگاربوون لێیان چۆن دەکرێت کۆمەڵگای هیندۆسی و مسلمانان لە یەک نزیک دەکرێنەوە ئەم برایە پرسیارێکی زۆر باشی کرد ئەویش ئەمەیە چۆن بتوانین هیندۆس و مسلمانان نزیک بکەینەوە لە یەکتری و کۆیان بکەینەوە لەسەر یەکگوشە چۆن دەتوانین کۆ ببینەوە وەڵامی ئەمەم باس کردووە لە کۆڕێکم بە ناونیشانی لە یەکچوونی نێوان هیندۆسی و ئیسلام ئەم کۆڕەم لە مۆمبای پێشکەش کرد و لە شینای و لە بەشەکانی تری هیند دەیان 1000 کەس ئامادە بوون لە مۆمبای نزیکەی 20,000 کەس لە شینای هەمان ژمارە و لە بەشەکانی تری هیند ژمارەیەکی زۆری مسلمانان ئامادە بوون هەزاران هیندۆسی لە ئامادەبوان بوون بە چەندیان و پێیان ڕاگەیاندم براکەمان زاکیر یەکێکیان پێیوتم کە لە ماوەی 4 کاتژمێری ڕابردوو کە قسەم تێدا کرد لەسەر هیندۆسی فێری شتگەلێک بوو کە بە 40 ساڵ تەمەنی فێری نەبووە من بە شوێن هیدایەتی قورئانی دەکەوم لە سوورەتی ئالی عیمران ئاەتی ژمارە 64 کە خوددا دەفەرموێت قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا
بينكم ألا نعبد إلا الله ولا نشرك به شيئا واتا أي أواني كتبتان بوروانا كراوا ورن بدم بانگوازو برنامەکەیەوە کە هاوبەش و هاوسەنگە لە نێوان ئێمەش و ئێوەشدا یەکەم وشە چییە؟ جگە لە ئەڵڵاه کەسی تر نەپەرستین دەزانیت کە من باوەڕم بە گفتوگۆیەک نییە کە بانگەشەی ئەوە بکات کە هیندۆس و ئیسلام و مەسیحی ئاینگەلێکی لەیەکچوون ئەمە تەنها هەڵخەڵەتاندنا ئەگەر داوا لە کاهینێکی هیندۆسی بکەم کە ببێت بە موسڵمان ئەوە ڕەتی دەکاتەوە و ئەگەر داوا لە موسڵمانێک بکەم ببێتە مەسیحی ئەوە ڕەتی دەکاتەوە داوا لە قەشەیەک بکەم ببێت بە هیندۆسی ئەوە ڕەتی دەکاتەوە کەواتە لە یەکچوونەکە کووە لە یەکچوون نییە دەبێت دان بەبوونی جیاوازیەکان بدەین بەڵام گرنگ ئەوەیە کە ڕووە لە یەکچووەکان لەبیر نەکەین لێگەڕین با ڕێکەوین هیچ نەبێت لەسەر شوێنکەوتنی هەندێک کاروباری هاوبەش لە نێوان سەرجەم ئاینەکان و کاروبارە جیاوازەکان بابیان خەینە لایەکەوە بۆیە هەموو کتێبە پیرۆزەکان کۆ دەکەینەوە چ بەهاجوی جیتا بێت یان ئەلفیدا بێت یان ئۆبانیژدا بێت یان کتێبی پیرۆز بێت یان قورئان بێت هەموو ڕێنماییە هاوبەشەکان کۆ دەکەینەوە ڕێنماییە جیاوازەکان دەخەینە لاوە دەتوانین دواتر گفتوگۆ بکەین لەسەر جیاوازیەکان بەڵام گرنگ ئەوەیە ئێستا ڕێک بکەوین لەسەر شوێنکەوتنی ڕێنماییە هاوبەشەکان لە کۆڕەکەمدا چەندین و چەندەم باز کرد لە ڕێنماییە هاوبەشەکانی نێو ئاینەکان دەتوانن بگەڕێنەوە بۆ بەشی سەرەتا ئەو کاتە هەندێکیان نەیاندەزانی زۆربەی موسڵمانان بەباشی ئاینی خۆیان ناناسن هەروەها زۆرێک لە هیندۆسیەکان ئاینی خۆیان بەباشی ناناسن زۆربەی موسڵمانان لە سەرەتادا ڕێگریان کرد لە سەربوونی ڕووی لە یەکچوون لە نێوان ئەم دوو ئاینە کەوتیان مەحاڵە هەر بەڕاستی زۆرێک ئامادەبوون لە کۆڕەکەم بۆ ڕەخنەگرتن لێم یەکێکیان تۆمەتباری کردم بەوەی فشە و فاڵ دەکەم ئایا دەچێتە عەقڵەوە موسڵمان و هیندۆز لەیەک بچن بەڵام کە گوێیان لە کۆڕەکەم گرت تووشی شۆک بوون ئەوەی بۆ ڕەخنەگرتن هاتبوو ڕازی بوو بە کۆڕەکە چەندین هیندۆسی ئامادە بوون ئەوە دەیزانن پێویستە شوێن خاڵا هاوبەشەکان بکەوین یەکەمینی ئەو خاڵانە ئەوەیە کە ئەللا نەعبودە ئیلا الله جگە لە ئەڵڵاه کەسی تر نەپەرستین ئەمە گرنگترین خاڵی هاوبەشە دەتوانم دەستەواژە گەلێک وەربگرم دەستەواژە گەلێک بە هەمان واتە لە فیدە و بەهاجی ڤیجیتا لە ئۆبنیشاد شاندویجادا لە بەشی 6 بڕگەی 2 ئاەتی یەکدا هاتووە کە ئیلا لەه واحد لا ثانیە لە واتە خودایەکە و دوی نییە لە ئۆبانیشاد بەشی ژمارە 6 ئاەتی 9دا هاتووە خدا دایک و باوک یان گەورەی نییە ئەو خودایە نەدایک و نەباوک یان گەورەی نییە ئەم دەقانە سەنسکریتین واتە خودای مەزن نەباوک یان نەدایک یان نەگەورەی نییە ئەگەر قوڵ ببینەوە زیاتر دەبینین کە لە ئۆبانیشاد بەشی 4 ئاەتی 19 هاتووە کە خوددا وێنەی نییە بتی نییە هەمان شت لە یاجوورفیدا لە بەشی 32 ئاەتی 3دا هاتووە کە ئەو خودایە وێنەی نییە ئابەم شێوەیە ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەلفیدا و دەقا پیرۆزەکانتان دەیان بینن کە باسی یەک خوددا دەکەن خەڵکی زۆربەی کاتەکان کتێبە پیرۆزەکانیان ناناسن لە ماوەی پێشوودا کەناڵی ستار نیوز دیدارێکی لەگەڵ ساز کردم پێشکەش کارەکە لی پرسییم ڕامچیە لەسەر سرودی نیشتیمانەکەم دەچەمێمەوە بۆت و ئایا موسڵمان دەتوانن ئەو سرودە بڵێنەوە یان نا وەڵامی پێشکەشکارەکەم دایەوە کە من دواتر باسی حکمی ئیسلام دەکەم و بەدەقی هیندۆسی پیرۆز بیر و ڕای خۆم دەردەبڕم یەکەم جار پێشکەشکارەکە سەری سوڕما و لێی پرسییم مەبەستم چییە پێم ڕاگەیاند کە هەر لێکۆڵەڕێکی فیدا دەزانێت کە خوا وێنەی نییە کاتێکی سرودی نیشتیمانەکەم دەچەمێمەوە بۆت دەڵێت گوایە ئەم شارە دایکمە و دەیشوبهێنێت بەخوا باسی لێکۆڵەر دەکەم نەک کەسێکی ئاسایی کە دەقا پیرۆزەکان نازانێت بەڵکو کەسێکی زانا ئەوە پێت ڕادەگەێنێت کە وشەکانی سرودی نیشتیمانەکەم دەچێمێمەوە بۆت دژی ئەوەیە کە لە ئەلفیدا هاتووە چونکە سرودەکە لە زیاتر لە 3 شوێن دەڵێت دەچەمێمەوە بۆت و من بەندەی تۆم ئەگەر بگەڕێیتەوە لە بیر و بۆچوونەکانی کۆمەڵگەی ئاریا ساماج و بیر و ڕای زانا پایەدارەکان دەبینیت کە پەرستنی بتەکان ڕێگە پێنەدراوە بە پێی فیدا ئاەتێکیش هەیە لە بەهاجوید بەشی 7 ئاەتی 20 بتپەرستی قەدەغا دەکات بۆیە ئەگەر بگەڕێیتەوە بۆ کتێبە پیرۆزەکەت بەداخەوە دەبینیت ئەوانە باوەڕیان بە فەلسەفەی تاچی بوون هەیە بۆیە تەنانەت ئەگەر بە پێی فیدا گەر لێکۆڵەڕێکی باش بیت
دەزانیت کە سرودی نیشتیمانەکەم دەچەمێمەوە بۆت چ لە دەستەواژەکانی وەکو دەچەمێمەوە بۆت و من بەندەی تۆم ئەمانە دژی ئەوەن کە لە ئۆبانیشدا هاتووە هەر وەک باسم کرد کە بە سەنسکریتی هاتووە بەڵام بە پەیدیدی ئیسلام سرودەکە 12 دێری ڕێگا پێنەدراوە دەستەواژەی دەچەمێمەوە بۆت جا هاتووە کە جارێک سرودەکە نیشتیمان بەدایک دەشوبهێنێت جارێکی تریش کاتێک قاچەکانی ماز دەکات جارێکی تر کاتێک باسی زەردەخەنە پیرۆزەکەی دەکات دەربارەی خوایەتی هەروەها سرودەکە ناوی خوای لاکسمی دەنێت بە نیشتیمانەوە هەروەها پێی دەڵێت دوورجا هەموو ئەمانە قەدەغەن لە ئیسلامدا ئێمەی مسلمان نیشتیمانی خۆمانمان خۆش دەوێت بەڵام هەرگیز ناچەمینەوە بۆ هیچ کەسی تر جگە لە خودای مەزنوت تەنانەت ئەو دایکەی کە نۆمانگ هەڵی گرتوین ئێمە خۆشمان دەوێت و ڕێزی لێدەگرین بەڵام ناچەمینەوە بۆی بۆ خودی دایکم ئەو کەسەی کە خۆشمان دەوێت و ڕێزی لێدەگرین لە هەر مرۆڤێکی تر لە دوای خودایە باڵا دەستەوە محەممەد درودی خوای لەسەر بێت تەنانەت بۆ پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم ناچەمینەوە ئایا پێویستە سرودێکی نیشتیمانی بڵێینەوە نیشتیمانەکەم دەچەمێمەوە بۆت ئەمە فێڵێکی سیاسیە پیاوانی سیاست پێیان وایە کە دەنجی دەنگدەران بەدەست دەهێنن بە تەنها دەستکاریکردنی بەروارەکان سرودی بانکی مشاند شاتوبادیهای لە ساڵی 1876 نووسراوە و لە 1882 بڵاو کرایەوە سەدەیەکی تەواو تێپەڕ نەبووە وەگوتراوە هیچ شتێک ڕووی نەداوە لە 7 ئەیلول کارەکە هەمووی زانیاری هەڵێ و پیاوانی سیاست دەیبزوێنن و تەنها فێڵێکی سیاسیە ئەو موسڵمانەی کە لە پاکستان دەژی ناتوانێت بچەمێتەوە بۆ نیشتیمانەکەی ئەوە هەوڵدانە بۆیان ناکرێت موسڵمانێکی هیندی تاوانبار بکەین بەوەی کە نیشتیمان پەروەر نییە ئەمە ئاینی ئێمەیە دروستکەرمان خودامان ئەوەیە کە ئەم وڵاتەی دروست کردووە لەو بەرزتر و ناودارترە ئێمە ئەم نیشتیمانەمان خۆش دەوێت ئامادەین ژیانی خۆمانی پێشکەش بکەین لە پێناوی ئەگەر پێویستی کرد بەڵام هەرگیز ناچەمینەوە بۆ غەیری خودای مەزن خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات پرسیاری ژمارە 2 ئەسەلام عەلەیکوم ناوم بریتی سیفیا بەڕێزم دەمەوێت پرسیارێکت لێ بکەم لە باسەکەت باست لەوە کرد کە ناتوانین ئوسامە بن لادن بە تیرۆر هەژمار بکەین بەپێی ئەوەی کەناڵەکانی BBC و CNN باسی دەکەن بەڵام لە هەمان کاتدا لەو تەقینەوانەدا ژمارەیەکی باشی قوربانی شەهید بوون کە ئەو کەناڵانە باسییان کرد پرسیارەکەم ئەمەیە ئایا دەبێت باوەڕ بەو کەناڵانە بکەین یان نا سوپاس بۆ تۆ ئەو خوشکە پرسیارێکی باشی کرد پەیوەندێکی تۆکمەی هەیە بە بابەتەکەمان من وتم کاتێک باسی ئوسامە بن لادنم کرد زانیاریمان دەست دەکەوێت لە ئێزگەی BBC کە تیرۆرستە و گرنگ نییە باوەڕیان پێ بکەین دەپرسێت ئەم خوشکە ئەگەر گرنگە باوەڕ بکەین لەوەی کە کەناڵەکە باسی دەکەن لەسەر ژمارەی قوربانیانی تەقینەوەکان ئەوەی من وتم ئەوە نییە کە خەڵکی کۆنتڕۆلی ئێزگەکە بکەن ئەوە من وتم واتای ئەوە ناگەیەنێت کە هەرچی ئەوەی ئەو کەناڵانە پێشکەشی دەکەن هەڵەیە بەڵکو دەبێت دڵنیا ببینەوە لە ڕاستی ئەو هەواڵانەی کە کەسانی ئازا بە دڕندە پیشان دەدەن لەبەر بەرژەوەندی لایەنێکی دیاری کراو سەبارەت بە ژمارەی قوربانیانی تەقینەوەکان زۆربەی جارەکان نزیکن لە سەرچاوە جیاوازەکان بەڵام ئەگەر کەناڵەکە سەر بە حکومەت بێت کە تەقینەوەی تێدا ڕوویداوە ئەوە ژمارەی قوربانیان لەو ژمارەیە کەمتر دەردەخات کە ڕاستەقینەیە بۆچی چونکە حکومەت لە بەرژەوەندی خۆیدایە کە ژمارەی کوژراوان بە کەمتر پیشان بدات هەروەها پشکنەری پۆلیس پێ ڕاگەیاندم کە ژمارەی قوربانیانی ڕووداوێک گەیشتە 187 کەس بەڵام ڕۆژنامەکان وایان بڵاو کردەوە کە ژمارەکە گەیشتە 207 کەس نازانم کامیان ژمارەی ڕاستەقینەیە و پشکنەری پۆلیسەکە تۆمەتبار ناکەم کە درۆی کردووە من ناڵێم تکایە بە هەڵا لێم تێمەگەن هەموو ئەوەی هەوڵ دەدەم بیڵێم ئەوەیە پێویستە لە سەرمان ڕێنمایی کارێک هەبێت بۆ هەر زانیاریەک کەوەری دەگرین کاتێک ئەو بەڵگەیە دەبینین کە تایبەتە بە ئوسامە بن لادن تەنانەت لەسەر کەناڵەکە خوشکەکەم نووسراوە گومان لێکراوی یەکەمە ئایا دەزانیت ئەگەر سەردانی پێگەی وەزارەتی دادی ئەمریکی بکەیت دەبینیت تێیدا لیستێک هەیە سەبارەت بە ڕێکخراوە تیرۆریستیەکان 160یان ڕێکخراوی ئیسلامین و ژمارەیان 43 ڕێکخراوە دەتوانین بەناوبانگترین ڕێکخراوی تیرۆریستی بخەمڵێنێت بەناوبانگترین ڕێکخراوی تیرۆریستی ئیسلامی چێیە دەتوانیت بیخەمڵێنیت نەخێر بە داوای لێبرنەوە بەناوبانگترین ڕێکخراوی تیرۆریستی ئیسلامی چێیە
قاعیدا هیچ خەڵاتێکی پێ نەبەخشیوم بەرامبەر ئەمە ئاسانە. قاعیدا بەپێی ئەوەی هاتووە لە پێگەی وەزارەتی دادی ئەمریکی ژمارەی ئەو هێرشانە چەندە کە ڕێکخراوی قاعیدا ئەنجامی داون. چەندە ژمارەی هێرشەکان بەرەی یەکگرتووی ڕزگاری خواست 749 هێرشی ئەنجام داوە. قاعیدا تەنها 28 هێرشی ئەنجام داوە. لەوانە هێرشیان خراونەتە پاڵیان دوانیان تەنها ڕێکخراوی قاعیدا بە بەرپرسیارەتی خۆیان خستە ئەستۆ. بەڵام پێگەی وەزارەتی دادی ئەمریکی دەڵێت کە هێرش و تەنها بەڵگەیەکیش نییە، تەنانەت پێگەی فەرمی وەزارەتی دادی ئەمریکی بەڵگەیەک نییە لەسەر یەک پرۆسەکە هی قاعیدە بێت. من هەوڵ نادەم بەرگری لە ڕێکخراوی قاعیدە بکەم. دەزانیت کاتێک ڕۆژنامە نووسێکی ڕۆژنامەی ئیفۆن ڕیدلی چوو بۆ ئەفغانستان شوێنکەوتوانی بزوتنەوەی تالیبان دەست بەسەریان کرد. کاتێک گەڕایەوە لەیان پرسی دەربارەی قاعیدا وتی گومانم هەیە لە بوونی ڕێکخراوێک بەو ناوە. ئەوەی دەمەوێت بیڵێم خوشکەکەم ئەوەیە کاتێک زانیاریمان دەست دەکەوێت ئەگەر بزانیت لە بواری ڕاگەیاندن بە دڵنیاییەوە درک بە گرنگی جەختکردنەوە لە ڕاستی و دروستی زانیاریەکان دەکەیت ئەوەی درکمان پێکردووە جگە لە گومان لێکرا و گومان لێکراوی سەرەکی هیچی تر نییە. گومان لێکراوی سەرەکی ئەوە بوو کە هەردوو کەناڵی CNN و BBC و بیرمان هێنایەوە لەگەڵ ئەوەشدا ئەوەیان وەبیر هێنایەوە کە گومان لێکراوی سەرەکی وەک تاوانباری ڕاستەقینە مامەڵەی لەگەڵدا دەکەن. مافی ئەوەت هەیە هەزاران ئەفغانی بکوژیت تەنها لەبەر گومانێک. بەڵگەیەک نییە پاڵپشتی بکات شتێکی لۆجیکیە. خوشکەکەم کە گوێ لە هەواڵەکان بگرین و بزانین چێ کۆنتڕۆلی هەواڵەکان دەکات ئامانجی چییە لە پشت ئەو دەستگا ڕاگەیاندنە. بۆیە پێویستە لەسەرمان بە ئاگا بین لە کاتی وەرگرتنی هەواڵێک یان باوەڕ پێکردنی. بەو هیوایەم توانی بێتم وەڵامی پرسیارەکەتم دابێتەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پرسیاری ژمارە 3. پرسیارێک دەکەم لە بری هاوڕێیەکی ناموسڵمانم. باشە فەرموو. باشە ئەسەلام بەڕێزم ناوم سەیفە لە زانستی بەڕێوەبردن کار دەکەم. پرسیارەکەم ئەمەیە ئایا پێدوایە کە موسڵمانان هەست بە نەبوونی ئارامی دەکەن و ئەم هەستە بووە هۆی سەرهەڵدانی تیرۆر؟ سوپاس بۆ تۆ دەمەوێت گوێم لە وەڵامەکەت بێت. ئەم برایە پرسیارێک دەکات ئەگەر کردەوە تیرۆریستەکان لە ئەنجامی هەستکردنی موسڵمانانە بە نەبوونی ئارامی لە کۆڕەکەمدا باسی هۆکاری سەرەکی تیرۆرم کرد کە ئەویش ستەم بوو نەک هەستکردن بە نەبوونی ئارامی. ڕەنگە نەبوونی ئارامی بەشێک بێت لە کێشەکە، بەڵام هۆکاری سەرەکی بریتیا لە ستەم و ونکردنی مافی کۆمەڵانێک لە خەڵکی. ئەگەر وتارەکەی دوێنێت خوێندبێتەوە لە ڕۆژنامەی سندی میدای کە باسی ماوەی پێش تەقینەوەکانی 11 مانگی ئەیلول دەکات بۆ یەکێک لە کەسان ناسراوەکان کە ناوی ویلیام نووسی و ڕێنماییدا و ئەویش ئەوەیە کە هۆکاری سەرەکی ئەوەی کە ڕوویدا ئەویش ستەم و چەوساننەوەیە کە هات بەسەر کۆمەڵانێک لە خەڵکی و کۆکە لەگەڵ دەسەڵاتەکانی مۆمبای لەوەی کە کشمیر ڕەنگە تەقینەوەکانی ئەنجام دابێت لە مۆمبای. بەڵام پرسیاری لە هۆکارەکە کرد بەپێی ئەوە کشمیریەکان سروشتیان وایە جەنگاوەر نین بەڵکو ئەوان کەسانێکن ئاشتیان خۆش دەوێت کەواتە چ شتێک پاڵی پێوەنان بۆ جەنگ. دواتر نووسەرەکە ڕایخۆی دەردەبڕێت کە هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ ئەو دیموکراتیە درۆزنەی کە هەیە. ئەو وای ود نەگڕای من بێت بەڵکو ڕای نووسەری وتارەکەیە کەسێکە پسپۆڕە ڕێنمایی خۆی دەبەخشێتە خەڵکی لە سەرانسەری جیهان دەڵێت کە دیموکراتیەتی درۆزن و ملکەتی دەستکاری ئەمەیە هۆکاری کوشتن. هەمان شت دەگوزارێت بەسەر فەڵەستینیەکان دەجەنجێن چونکە مافەکانیان لێ سەندراوە. ئەمە دەمانجێڕێتەوە بۆ ڕاستیەک ئەویش ئەوەیە کە هۆکاری سەرەکی تیرۆر ئەو ستەمەیە کە لە کۆمەڵەیەکی دیاریکراو دەکرێت کاتێک ئەم کۆمەڵەیە دەجەنگن بۆ جێڕانەوەی مافەکانیان لایەنی ئۆپۆزیسیۆن ئەو لایەنە بە کۆمەڵەی تیرۆریستی دادەنێن. بەڵام ئەوەی تەئیدی جەنگەکەیان دەکات بە ڕەفتارێکی پەسندکراوی دەزانێت. بۆ نمونە خەباتکەر بەهەجات سینج بۆ ڕزگارکردنی شارەکە بەریتانیەکان بە تیرۆریان زانی. لە کاتێکدا بە خەباتکەری دەزانین کارەکە جیاوازە لەوەی دەبینرێت بۆیە دەبێت بڕوانینە کارەکە پێش ئەوەی سیفەتی تیرۆری بدەین بەسەر هەر کەسێکدا بێت. بۆیە من دەڵێم کە تیرۆر وێنە و جیاواز و پێناسەی جیاوازی هەیە و بەپێی گۆڕانی واقعی جوگرافی دەگۆڕێت و بە گۆڕانی مێژوش. هەمان ئەو کەسەی کە حکومەتی بەریتانیا پێی دەڵێت تیرۆرە ئێمەی هین سیفەتی خەباتکەری دەدەینە پاڵ لە پێناو ئازادی.
هەر لەسەر ئەوە دەبێت درک بەوە دەکەیت کە هۆکاری سەرەکی بریتیە لەو ستەمەی کە دەکەوێتە سەر کۆمەڵێک خەڵک. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پرسیارێک دەکەم، برایەکی ناموسڵمان کردوویەتیە سەر بلیتێک. ناوی پرسیارکەر کریستۆفەر لوبوو دەپرسێت چۆن دەتوانیت بۆم بسەلمێنێت کە تەقینەوەکانی 11 سێپتێمبەر پرۆسەیەک بوو لە ناوەخۆ ئەنجام درا. برامان لوبوو دەپرسێت چۆن دەتوانم بیسەلمێنم کە تەقینەوەکانی 11 سێپتێمبەر پرۆسەیەکی ناوخۆیی بوون. پرۆسەیەکی ناوخۆیی ئەمریکا ئەنجامیدا. بەڵگەم هەیە و دەتوانم وەبیریان بهێنمەوە. کەسانی تریش سەلماندیان پێش چەند ڕۆژێکی کەم لە ڕۆژنامەیەک وتارێک بڵاو کرایەوە بە ناونیشانی 75 پرۆفیسۆری ئەمریکی. پێیان وایە کە تەقینەوەکانی 11 سێپتێمبەر پرۆسەیەکی پلان بۆ داڕێژراو بوو لە ناوەخۆ. وتارەکە ئەوەش وەبیر دەهێنێتەوە کە لە ڕۆژنامەی تایمز ئۆف ئیندیا پێم وایە لە سێپتێمبەر بوو 11 پرۆفیسۆر و زانای سەر بە زانکۆ جیاجیاکانی ئەمریکا پێیان وایە کە ڕووداوەکانی 11 سێپتێمبەر بە پلانی ئەمریکی ڕوویدا. هەندێک لە پیاوانی سیاسی لە کۆشتی سپی پلانیان دانا بۆ وێرانکردنی دووتاوەرە بازرگانیەکە. هەروەها وتیان هۆکاری سەرەکی لە پشتی ئەمەوە ئەوەیە هێرشکردنە لە پێناو کۆنتڕۆلکردنی وڵاتە دەوڵەمەندەکانی پترۆل. نهێنیەکی ئاشکراتان پێڕادەگەێنم. یەکێک لە مامۆستایان بە ناوی سیڤ جۆنز وتی ئێمە باوەڕ بەوە ناکەین کە کەسی ڕفێنەر و هەندێک پیاو لە ئەشکەوتی ئەفغانستان بتوانن پرۆسەیەکی لێهاتووی وەک ئەمە بە تەنها ئەنجام بدەن. مەحاڵە پێیان جێبەجێ بکرێت. ئێمە باوەڕ بەوە ناکەین. سوێن بەخوا دەخۆین کە دەگەین بەڕاستی و ئاشکرایی دەکەین. باوەڕ بەم تیۆریە ناکەی کە حکوومەت خستوویەتی ڕوو. پرۆفیسەکەی قسەکانی تەواو دەکات و دەڵێت ئێمە وەکو مامۆستایان و زانایان دەزانین کە ستونە ئاسنینەکانی دووتاوەرە بازرگانیەکە ناکرێت بسووتێن بە پلەی گەرمی سووتاندنی بنزینی فڕۆکە، بەڵکو چەند تەقینەوەیەکی یەک لە دوای یەک و ڕێکخراو بوونە هۆی داڕمانی دووتاوەرەکە. دەنا دانە دەڕمان. چەندین ڤیدیۆ و کتێب هەن کە دەرچوون سەبارەت بەوە. سەیری چەندیانم کردووە، بەڵکو سەیری تۆمارێکی ئەو پرۆفیسۆرم بینیوە. سیڤ جۆنز و ڕۆژنامەی دوێنێ هەواڵێکی تری بڵاو کردەوە لە دوای 3 ڕۆژ دەڵێت کە گوایە پرۆفیسۆر ستێڤ جۆنز خەڵاتێکی پارە پێدراوی پێدراوە. بڕوانن خەڵاتێکی پارە پێدراو. چەندین فیلمی دیکۆمنتاری پێشکەش کران. ئەگەر سەیری هەندێکیانتان کردبێت لەناو ئەو فیلمانە لۆست شانج 11 کەلاوێکی ئەمریکی تەمەنی 1 ساڵ ئامادەی کردبوو فیلمێکی دیکۆمنتاری ئەنجامدا. چەندین لەوانە هەن. ئەم دیکۆمنتاریە بریتیا لە چەند گرتەیەکی هەواڵی کۆکراوە لە کەناڵەکانی CNN و فۆکس و ئەوانی تر. فیلمێکی دیکۆمنتاری لێ دروست کردن. دواتر وتی ئەوانەی سەیری فڕۆکەکەیان کرد جەختیان لەوە کردەوە. ناکرێت ئەو فڕۆکەیە هی گواستنەوەی گەشتیاران بێت، بەڵکو فڕۆکەکە وەک فڕۆکەیەکی سەربازی دەرکەوت. پەنجەرەی نەبوو. کاتێک دیمەنی نزیکبوونەوەی فڕۆکەکە لە تاوەرەکەوە پیشاندرا تەقا ڕوویدا لەسەر دوو تاوەرەکە لە هەردوو باڵەکە پێش پێداکێشانی فڕۆکەکە بە دوو تاوەرەکە. هەروەها لاوەکە جەختی لەوە کردەوە کە لێدوانی دەستکەوتووە لەلایەن ئیدارەی کۆمپانیا بەڵێندەرایەتی بەستنی دوو تاوەرەکە. کۆمپانیەکە لێدوانیدا کە دوو تاوەرەکە وەها بەستراون بەرگری بکەن لە ڕەشەبا و باو و بۆران. مەحاڵە بڕوخێن بە فڕۆکەیەکی وەها چونکە سوتەمەنی فڕۆکە لە پلەی گەرمی 1000 پلەی سەدی دەستێت. تەنانەت پلەکانی گەرمای 2000 پلە و بۆ چەند کاتژمێرێک هیچ لەو تاوەرە ناکات. و پاش تێپەڕبوونی 10 ڕۆژ قسەکانی گۆڕی. وتی بەڵکو دەکرێت سووتانی سوتەمەنی فڕۆکەکەی زیان بەستونە ئاسنیەکان بگەێنێت. بەڵام ئەو پرۆفیسۆرەی تر کە قسەکانی خۆی نەگۆڕی دەرکرا. فیلمە دیکۆمنتاریەکە وای پیشان دەدات کە دوو تاوەرەکە کاتێک دەکەون وەکو هەر باڵەخانەیەکی ئاسایی ناکەون. لاوەکە چەند ئامارێکی چەندین باڵەخانەی بەرزی کرد لە نیویۆرک کە بەرزاییەکەیان 49. کاتێک ئاگر دەکەوێتەوە لە یەکێکیان بۆ چەند کاتژمێرێک بە داگیرساوی دەمێنێتەوە بەبێ ئەوەی بیناکە بڕوخێت. بەڵام دوو تاوەرە بازرگانیەکە ئەوان یەکەم و دوو تاوەرن لە مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە بەم شێوەیە کەوتن. لاوەکە بە وێنە ڕوونی کردەوەی چۆنیەتی ڕوخاندنی بیناکان بە بەکارهێنانی تەقەمەنی سەلماندی کە دوو تاوەرە بازرگانیەکە بە هەمان ڕێگا ڕوخێندران، کەواتە زنجیرەیەک تەقینەوەی ڕێکخراو ڕوویاندا. لە کاتی ئەنجامدانی چاوپێکەوتن لەگەڵ ئەو کەسانەی کە دەستی یارمەتیان درێژ کرد
بۆ پیاوانی ئاگرکوژێنەوە وتیان پێیان وابوو کە کەسانێک هەن لەسەرەوە پەنجە دەنێن بە دوگمەی بۆمبی یەک لە دوای یەک و دەتەقانەوە سەبارەت بەوەی کە چۆن دوو تاوەرەکە کەوتن بەڵگەیاندایە دەست لەگەڵ ئەوەشدا ئەولاوە هەستا بە شیکاری سەرجەم ئەو بەڵگانەی کە حکوومەت پێشکەشی کردن حکومە دوای پیشاندا کە ئەنجامدەران 19 کەسی ڕفێنەر بوون مەشقیان پێکرابوو لەسەر فڕۆکەوانی ڕۆیشت بۆ زانکۆ و چاوپێکەوتنی ئەنجامدا لەگەڵ مامۆستاکان لێی پرسین ئایا پێتان وایە کە کەسانی وەکو ئەوانە بتوانن کاری وا بکەن وتیان مەحاڵە ئەو شێوازەی کە فڕۆکەکە پێچی پێکردەوە بۆ خودی خۆم قسەم لەگەڵ گەورە فڕۆکەوانێک کرد کە فڕۆکەی لە جۆری بوینج و فڕۆکەی زەبەلاحیان خوڕیوە بۆ چەندین ساڵ جەختیان لەوە کردەوە هەمویان کە مەحاڵە ئەو کەسانە ئەو خولانەوەیە ئەنجام بدەن بیهێنا خەیاڵی خۆت کەسێک تازە بتوانێت ئەو خولانەوەیە ئەنجام بدات ڕای زانایان چییە؟ ڕای ئەوان ئەوەیە کە ئەمە فڕۆکەیەکی سەربازی بووە هەروەها ئەو زانیاریانەی کە حکومەت داویەتی وەکو دەزانن کە پەیوەندی تەلەفۆنی هەبووە پەیوەندی تەلەفۆنی کە ئەنجام دراوە لەگەڵ سەرنشینان کە گوایە فڕۆکەیان ڕفێندراوە یەکێک لە پەیوەندیەکان لە پێشوازی کارێکی ئاسمانی بووە کە وتویەتی باڵەخانە ئەو خوایە ئەو 12 ساڵە کار دەکات وەک پێشوازی کارێک ئایا باڵەخانەی نەبینیوە لە نیویۆرک پێشتر پەیوەندێکی تر تێیدا پەیوەندی کەروتویەتی دایکە من مارک بینجهامم گوێت لێمە دایکە فڕۆکەکەمان دووچاری ڕفاندن بووە باوەڕ بەوە دەکەیت ئەو پرسیارەی کە دەیکەم ئەمەیە من لە جێی ئەو کەسە بوومایە و پەیوەندیم بکردایە بە دایکمەوە پێی دەڵێم من زاکیر نایکم قسەت لەگەڵ دەکەم پەیوەندی کەرەکە وتی دایکە من مارک بینجهامم ئەگەر مارک قسەی بۆ دایکی بکردایە دەیوت من مارکم نەک من مارک بیهانجمم دیکۆمنتاریەکە بەڵگەی یەک لە دوای یەک پیشان دەدات ئایا ناوی خێزانەکەت دەهێنیت کاتێک پەیوەندی دەکەیت بە دایکت هەموو بەڵگە متمانە پێکراوەکان و هەموو پەیوەندیان نووسراوەکان لێکۆڵینەوە ئەنجام درا ئەگەر مۆبایلەکان لە بەرزی 32,000 پێکاریان بکردایە لێکۆڵینەوەکان سەلماندیان کە گریمانەی کارکردنی مۆبایلەکان سەدا 0.4 لەسەر بەرزایی 4,000 پێوە و لەسەر بەرزایی 8,000 پێ بریتیە لە سەدایەک بەڵام لەسەر و بەرزایی 3,000 گریمانەی کارکردنی مۆبایلەکانی لە سەدا 0.006 هەلی کارکردنیان نییە هەروەها فلیمەکە پێمان ڕادەگەێنێت کە ویلایەتە یەکگرتووەکان ئەمڕۆ ملیۆنەها دۆلار خەرج دەکات لە پێناو ئەوەی مۆبایلەکان لەو بەرزاییە کار بکەن ئیتر چۆن ئەوە ڕوویدا لە ساڵی 2001 زۆرێک لە فلیمی دیکۆمنتاری هەن کاتێک ئەو فیلمە باز لە سندوقە ڕەشەکە دەکات هەموو فڕۆکەیەک دوو سندوقی ڕەشی تێدایە سندوقی ڕەش دەتوانێت بەرگری بکات لە بەرزبوونەوەی 3000 پلەی گەرمی سەدی بۆ چەند کاتژمێرێک بەڵام پلەی گەرمی 1000 یان 2000 سندوقە ڕەشەکانی وێران کرد فلیمەکە بەردەوامە لە پەخشکردن پاش چەند هەفتەیەک لە ڕووداوەکە ڕاستەوخۆ چاوپێکەوتنێک بڵاو کرایەوە لەگەڵ ئوسامە بن لادن لە ڕۆژنامەی ئەلئومە وتی من مسلمان و درۆ ناکەم و بەڕای من کوشتنی ئافرەتانی بێتاوان حەرامە و کوشتنی منداڵانی بێتاوان حەرامە و کوشتنی هەر مرۆڤێکی بێتاوان حەرامە و ئیسلام ڕێگەی پێنادات ئەمە ئەوە بوو کە ئوسامە بن لادن وتی لە چاوپێکەوتنە بڵاوکراوەکەی چەند ڕۆژێک لەمەوبەر لە کەناڵی ئەلجەزیرە گرتێکی ڤیدیۆیی ئوسامە بن لادن بڵاو کرایەوە مەشقی دەکرد بۆ جێبەجێکردنی تەقینەوەکانی 11 سپتێمبەر پاش ئەوەی 75 پرۆفیسۆر ڕایانگەیان کە پرۆسەکە بە پلانی ئەمریکی ڕوویداوە ئێستا دەستکاری ڕاستیەکان دەکرێت و ئەم گرتەیە لە دوای تێپەڕبوونی ساڵ بۆچی بۆیە بۆمان دەردەکەوێت کە ئەمە پرۆسەیەکی ناوخۆی بوو و ئەو 75 پرۆفیسۆرە بەڵێنیان بەخۆیان داوە و سوێندیان بەخوا خواردووە کە ڕاستیەکە ئاشکرا بکەن بەڵام ئەوەی پێویستە بە هێرشی دووەم بۆ سەر پنتاگۆن کاتێک فڕۆکەکە خۆی کێشا بە پنتاگۆندا هیچ شتێک ڕووی نەدا بەڵکو تەنها کونێک بووە باڵەخانەکە کونەکە یەکسان بوو بە قەبارەی فڕۆکەکە لە تەلەڤیزۆن کونەکە پیشاندرا بەڵام کاتێک ئەوەی دەرەوەی کونەکان پیشاندرا هیچ ئاسەوارێکی وێرانکاریمان نەبینی لە پەنجەرەکانی پنتاگۆن ئەگەر لاشەی فڕۆکەکە باڵەخانەکەی پنتاگۆنی بەزاند بێت و دووباڵی فڕۆکەکە لە دەرەوە مابێتەوە یان دەبێت دووباڵەکە ببینین یان دەبێت پەنجەرەکان تێکشکابێتن بەڵام باڵەخانەکە ساغ بوو کەواتە چۆن فڕۆکەیەک و دووباڵەکەی و کلکەکەی باڵەخانەیەکیان بەزاندووە لە کونێکی بازنەیی ڕوبەرەکەی بە هەمان ڕوبەری لاشەی فڕۆکەکەیە ئەمە واتە کارەکە هەڵبەستراوە
هەندێکی تر وتیان گوایە فڕۆکەکە بە بەرزایی چل پێ بەسەریانەوە تێپەڕیوە. لە کاتێکدا زانستی ئەمڕۆ پێمان ڕادەگەیەنێت ئەگەر فڕۆکەیەک لە جۆری بووینگ تێپەڕ ببێت بەسەرماندا بە بەرزایی چل پێ ئەوە ئۆتۆمبیلەکەت دەفڕێنێت. چاوپێکەوتنێک ئەنجامدرا لەگەڵ کەسێک پێشتر کاری کردبوو لە هێزی چەکداری. وتی کارەکە وەکو قازیفەوە هایە ناکرێت. ئەو تەنەی کە باڵەخانەکەی بەزاندووە موشک دەبێتە هۆی کونێکی بازنەی و ئاسەوار جێناهێڵێت یان هەش بێت کەم دەبێت. بەڕاستی هیچ ئاسەوارێک نامێنێت بۆ پاشماوەی فڕۆکەکە جگە لە بەشێک لە بزوێنەری فڕۆکە جەنجەکە. تەنانەت لە شوێنێکی تر جگە لە کونێک هیچی تر نەبوو. کاتەکە فراوان نییە بەڵام بەڵگەی باشم پێیە. تەنانەت نەفامێک دەزانێت کە پرۆسەکەی بە پلانی ئەمریکی بووە بەڵام ئەم بەڵگانە بەسنین بۆ قەنەعەت پێکردنی جۆرج بۆش. دەڵێن کە تەنها هۆکاری هەموو ئەمە ئەو هێرشەی سەر ئەفغانستان و عێراق دواتر ئێران پێشبینی دەکرێت کە ڕۆڵەکە بێتە سەر ئێران. ئەمریکا دەیەوێت کۆنتڕۆلی ئەو وڵاتانە بکات کە دەوڵەمەندن بەنەوت. کەواتە هۆکار چیە لە پشت ئەم هێرشە تیرۆریستیانە؟ یەکەم ستەم، دووەم پارە و دەسەڵات. کاتێک پیاوی سیاسی خۆی دەبینێتەوە خەریک دەنجی دەنگدەران لەدەست دەدات خێراتر و بیم بڵاو دەکاتەوە هەر وەک بڵێت هەڵم ببژێرن یان موسڵمانان وێرانتان دەکەن. ئیتر بەڕاستی هەڵدەبژێردرێن و هەمان شت ڕوویدا لە جوجارات کە شتێکی ترس و بیم بڵاو کرایەوە. ئەگەر هەڵم نەبژێرن موسڵمانان دەتان کوژن. دواتر حکوومەت دەسەڵاتی خۆی بەهێز کرد ئەوەی دەیزانین ئەوەیە کە تەقینەوەکانی 11 سپتێمبەر جگە لە پلانێکی ئەمریکی هیچی تر نەبوو. چەندین تۆماری ڤیدیۆیی هەیە و بەردەستە وەکو 11 سپتێمبەر و لۆست شانج و فهرنت هایت هەمویان نهێنیە ئاشکرا دەکەن کە جێبەجێکردنی تەقینەوەکانی دوو تاوەرەکە خودی جۆرج بۆش خۆیەتی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بەکۆتا هات. ئێستاش لەگەڵ دووەهەمین پرسیاری ئەمڕۆ پرسیارەکەم زۆر ئاسانە. من باوەڕم هەیە وەکو وتت کە تیرۆر ململانەیە لە دژی ستەم. هەروەها باوەڕم هەیە کە تیرۆر ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان ململانەیەکی گشتیە لە دژی حکوومەت. کاتێک مرۆڤ دووچاری ستەم دەبێت دەست بە کۆکردنەوەی گردبوونەوە دەکات بە ناوی ئاین و هەوڵی ڕوبەڕووبوونەوەی ئەوە دەکات کە تووشی بووە. بەڵام باوەڕم هەیە هەروەها کە ئەگەر کەسێکی ئاسایی مرۆڤێکی ئاسایی ڕەنگە هەمان شت بکات کە کەسێکمان دەیکات گەر لە جوجارات بووایە وەک ئەوەی خەڵکەکەی کردی. جێگرەوە چییە؟ ناتوانیت متمانە بکەیت بە پیاوانی پۆلیس و پەنا ببەیتە بەردادگا کە 10 ساڵ دەخایەنێت. بۆیە کەسی ئاسایی تووشی ستەم دەبێت. چارەسەری بەردەست چییە؟ ڕێنمایی تۆچیە بۆ کەسێکی ئاسایی وەکو من ئەگەر تووشی چەوسانەوە یان هەڵوێستێکی هاوشێوەی ئەوە بوویەوە چی پێویستە لەسرم بیکەم؟ من کۆکم لەگەڵت تۆ دەپرسیت پێویستە لەسرم چی بکەم؟ ئەگەر تووشی ئەم هەڵوێستە بووم ئەگەر تاکەکانی خێزانەکەمان ببینین دەکوژرێن لەبەر چاومان و بینیمان دایکانمان و خوشکانمان دەست درێژیان دەکرێتە سەر و ماڵەکانمان تاڵان دەکرێن چی بکەین ئەو کاتە؟ من هاوڕام لەگەڵت کەسێکی ئاسایی بە هەمان ڕێگە ڕەفتار دەکات. ئەو کاردانەوە سروشتەی کەسێکی ئاسایی مەگەر باوەڕت بەخوای مەزن هەبێت. هاوڕام لەگەڵت ئەما کاردانەوەی تۆ دەبێت لە 99 کەسەکان چونکە ئەما کاردانەوەی چاوەڕوان کراوە مەگەر ئەو کەسە چێژ لە باوەڕی بەخوای مەزن بێت. تەنانەت منیش ئارەزوم دەبێت لە ڕەفتار کردی وەکو ئەوان ئەگەر ڕێنمایەکانی قورئان نەزانم و ئەزانم ئەم ڕەفتارە نابێت. ئەگەر کەسێکی بێتاوانت کوشت من جیاواز نیم لەو کەسەی کە بووە هۆی کێشەکە و ستەمی لێکردم لە پێگەی یەکەمدا. ئەگەر کەسێک ستەمی لێکردیت ئەمە ئەوە ناگەێنێت کە تۆ کەسانی تری بێتاوان بکوژیت و ئەگەر کەسێک دزی لێکردم ئەمە ئەوە مافی ئەوەم ناداتێت کە لە کەسی سێم دزی بکەم. بەڵام ئەگەر توانیت بکارەکە دەستگیر بکەیت و بیبیت و سزای بدەیت ئەمە جیاوازە. بەڵام نابێت کەسێکی بێتاوان بکوژم. ئەمە ڕێنمایی قورئانە کە کوشتنی بێتاوانان حەرام دەکات. لەبەر ئەوەی فەرمانەکانی قورئان دەزانم ناتوانم تۆڵا بەو شێوەیە بسەنمەوە. هەوڵ دەدەم کە بەڵگەم دەست بکەوێت. هەوڵ دەدەم قەنەعەت بە حکومەت بکەم. بەڵام ئەگەر بکارەکە ڕۆیشت بەبێ سزا دەڵێم هەموو ئەوانە بەرپرسن لەوەی کە ڕوو دەدات لە کردەوەی تیرۆریستی چ لە جۆجارات بێت یان مۆمبای بێت چ پیاوانی سیاسی یان پیاوانی پۆلیس یان ئەنجامدەرانی تاوانی کوشتن و تەقاندنەوە بێت. تەنانەت ئەگەر هەمووی بۆی دەرچێت بەبێ سزا لەم دنیاە بەڕاستی خوای گەورە سزایان دەدات ڕۆژی دوایی بە دڵنیاییەوە. ئێمەی موسڵمان باوەڕمان بەوە هەیە کە لە قورئاندا هاتووە لە سوورەتی ئالی عیمران كل نفس ذائقة
ذائقة الموت وإنما توفون أجوركم يوم القيامة واتا همو کەسێک دەبێت بمرێت و مردن بچێژێت تەنها لە ڕۆژی قیامەتدا کرێ و پاداشتان بە تەواوی پێدەدرێت دەرەنجامی کردەوەکانتان دێتەوە ڕێتان و لەبەر ئەوەی باوەڕمان بەم ژیانەیە کە تاقیکردنەوەیە لە پێناو ڕۆژی دوایی ئەگەر نەتوانین دادپەروەری بەدی بهێنین لێرە ئەوە کارەکە جێدەهێڵین بۆ خوای مەزن و دادپەروەری لە ڕۆژی دوایی بەدی دەهێنرێت بەویستی خوا تاوانبار سزا دەدرێت لە ڕۆژی دواییدا ئەگەر ئەمڕۆ هیتلەر دەستگیر بکەین چ سزایەکی دەدەین 6 ملیۆن کەسی سووتان سزای گونجاو چییە بۆی ڕەنگە یەکجار بیکوژین ئەی 5,999,999 کەسەکەی ترچی قورئان دەفەرموێ لە سوورەتی النساء إن الذين كفروا بآياتنا سوف نصليهم نارا كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها ليذوقوا العذاب واتە بەڕاستی ئەوانەی باوەڕیان نەهێناوە بە ئاەت و فەرمانەکانی ئێمە لە ئایندەدا دەیان سووتێنین بە ئاگری دۆزەخ هەموو جارێک پێستیان داوەشا و سوتا و هەڵقرچا پێستی تر دەکەین بە بەریاندا بۆ ئەوەی بە چاچی سزا و ئازار بچەژن زانستی نوێ دەیسەلمێنێت کە پێشوازی کارانی ئازار لە پێزدا بۆیە خوای گەورە پێمان ڕادەگەێنێت کە هەر جارێک پێستی تاوانبارەکان دەسووتێت خوای گەورە پێستی تر دەکاتە بەریان بۆ ئەوەی هەست بە ئازار بکەن بۆیە باشتر وایە کە کاروبارەکانمان ڕادستی دادپەروەری خوددا بکەین خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات